بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانتان باش تەندروست باش و ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارم جلال محەممەد لە پەیامی ڕۆژەوە لەگەڵتانە بیر بۆ پێشکەشتنی کۆمەڵێک بۆ بابەتی جیاوازمە دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕۆژامەندیەوەی عەزیز بێت. سپاس. ئازیزان و خۆشەویستان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەیوام لە ئەم چەند ڕۆژەی کە تێپەڕیەوە چۆن ڕۆژای داهاتوش بە تایبەتیان بەهارەتان پڕ بێ لە خۆشی و شادی و کامەرانی. ئینشاڵڵا دوور بنار دەرد و بەڵاو نەخۆشیەک کاچنە دەرەوە ئاگاتان لە خۆتان بێ بە تایبەتیان ڕۆژانە ڕووداوەکانی هاتوچۆ ڕووداوەکانی دیکەش زۆرتر حاڵەتەکان زۆرتر دەبن بۆیە پێویستە زیاتر ئاگاتان لە خۆتان بێ. ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون دیارە بابەت یەکەمیان لاولێرەوە عیمران پێشکەشمان دەکات هەر پێوەستە بە سەردانکردنی گەشتیاران بەوانەی کە ئەم چەند ڕۆژە بە تایبەتی دەچنە دەرەوە وەرزێکی گەشت و گوزاری و خۆشە لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بۆتە شوێنی گەشتیاری بۆ هاوڵاتیانی عەزیز بۆیە پێویستە وشیارەیەکی تایبەت بە پاراستنی ژینگەمان هەبێت کە ئەم چەند شەوە بە تایبەتی ئەم شەو کە تێپەڕیان دێفۆتۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوونەوە کە بینیمان چۆن هاوڵاتیان ژینگە ناپارێزن بۆیە پێویستە ئێمە وشیارێکی تایبەت بە پاراستنی ژینگەمان هەبێەوە مارکی تاک بە تاکی هاوڵاتیانە کە دەچنە ناوچە گەشتیارەکانەوە. تەوەری دووەمان پرۆژەی بەخشەرانە کە پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. سەرلەسەرم پرۆژەیەش دەکەینەوە بابەتێکی دیکەمان هەیە کە ئەمڕۆ میوانێکی تایبەتمان هەیە کە چەند ڕۆژێک لە هەواڵەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە گەنجێک لە سەنگەسەر لە ماوەی 7 ڕۆژدا هەموو قورانی پیرۆزی لەبەر کردووە با بزانین ئایا پێشتر چەندی لەبەر بووە و ئایا چۆن لە ماوەی 7 ڕۆژدا توانێتی قورانی پیرۆز لەبەر بکات چەند کاتژمێر ڕۆژانە تەرخانی کردووە بۆ لەبەرکردنی قورانی پیرۆز کەمە سێ بابەتی سەرەکی ئەمڕۆ پێشکەشتان دەکەین. وڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێت. وەک سەرەتای پرۆگرام هاوکارم باسی کرد وەرزی بەهارە و ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەچنە دەرەوە و بۆ دەشتایی و چیا و دۆڵ و بانەکان لە هەرێمی کوردستان نوێ دەکەین پێش هەموو شتێک بە تەندروستێکی باشەوە بڕۆن و بە تەندروستێکی باشیشەوە بگەڕێنەوە. پاراستنی ژینگەی کوردستان وەروەها بڵاو نەکردنەوەی خاشاک و پاژماوە پلاستیکیەکان دەبێت لە ئەولەوێتی هەموو گەشتیارێکی ئەم هەرێمی کوردستانەیە بێت هوشیارانە مامەڵە لەگەڵ ژینگەیە بکەین و جەلال پێم وایە یەکێکی تریش لەو خاڵانە زۆر زۆر گرنگە گەشتیاران ڕەتچاوی بکەن بە تایبەت ئەو گەشتیارانەی کەوا شارەزایی ناوچەیەکی شاخاوی نین یاخود ناوچەیەکی گەشتیاری بە تایبەت بناری چیاکانی زۆربەی هەرێمی کوردستان ناوچە سنووریەکان زمانی زوو لە کاتی شەڕ مینڕێژ کراوە. ساڵانە گوێمان لە ڕووداوی دڵتەزێن دەبێت بەداخەوە گەشتیاران لە بەرەوەی شارەزای ئەو ناوچەیەنین دەچن مینیان پێدا دەتەقێتەوە لغم لەوێ هەیە دەبێتە هۆی لەدەستدانی زۆر جار بەشێک لە جەستەیان یاخود هەر دەبنە قوربانی ئەمە ڕووداوی دڵتەزێنە. پێویستە گەشتیاران لەم وەرزەیە زۆر وشیارانە زانیاری تەواو لەو ناوچە گەشتیارانە وەربگرن کە دەچن سەردانی دەکەن و بەداخەوە چەندین ڕووداوی تریشەیە جلال ڕووداوی هاتوچۆ و هەروەها لە خنکان و هیچ حاڵەتێکی دیکەش کە هەیە
گەشتیاران ڕچاوی ناکەنەویژەوەیە لەسەر ڕێگا سەرەکیەکان لا دەدەن دادەنیشن بە 3-4 منداڵەوە هەمووی لەوێ دادەنیشن بۆی کە ئیسراحەت بکەن یاخود نان بخۆن لە کاتێک ئەمە یەکێکە لە مەترسیە زۆرەکان بۆ سەر ئەوەی کە بەتایبەتی گیانی منداڵان لە بەروی هەردوێنێ لە ناوچەی هەورەمان حاڵەتێکی وا ڕوویدا کە منداڵێکی تەمەن 8 ساڵ بەداخەوە گیانی لەدەستدا و تۆمبیل لێیدا و گیانی لەدەستدا بۆیە پێویستات کە دەچینە دەرەوە بزانین دەچە شوێنێک دادەنیشین دوجارەمە واقعەکە لە پێشمانە گەشت و سەیران و سەفرە و قەرەباڵقیە کاتۆتە ئاراوە بۆیە پێویستە هاوڵاتیان هوشیاریای تەواویان هەبێت لەوەی کە لەکوێ دادەنیشن چۆن ژینگە دەپارێزن چۆن دەڕۆن و چۆن دەگەڕێنەوە بۆی کە بە سەلامەتی بچن و بە سەلامەتیش هەموو بگەڕێنەوە ناو ماڵ و ناو خێزانەکانی خۆیان لە بەروی ئەرکی سەرشانمانە. بەڵێ جلال بابەتێکی تریش کە لەمەوێ ئاماژەی پێ بکەم خینکانە لە ئاوەکان یاخود لە چەمە زۆر خوڕەکان دەبینین ساڵانە گەشتیارانێکی زۆر دەچنە ناوچانێکەوە سەرچاوە ئاویەکانی بە شێوەیەکی ڕووبارە گەورەکانی ڕووبارە خوڕەکانی لێە بە ناوچەی دوکانی زۆر جارم حاڵەتە دەبینین بەداخەوە دوێنش دوو گەشتیار بوونە قوربانی گیانیان لە دەزات تکایە دەچنە شوێنە گەشتیارەکان ڕەچاوی تەواوی ڕێنمایەکان و هەروەها ئەو بابەتانێکەوە پێویستە لەوێ ئێوە ڕەچاوی بکەن چکە زۆر ناخۆشە بۆ ماڵێک بۆ خانەوادەیەک بۆ شوێنێک کە تۆ دەچیتە ناوچەیەکی گەشتیاری بەڵام لە کاتی ئێوەشدا لەو سەرەوە مەسەلەن قوربانی لێ بکەوێتەوە گیان لە دەستدانی لێ بکەوێتەوە ئەمە کارەسات بێت خۆدا دێنێ ئومێ دەکەین تەواوی ڕێنمایەکان ڕێنمایی هاتوچۆوە لەم وەرزەشە هێشتا پاتای کۆرۆنا و وەروە ڤایرۆسی کۆرۆنا هێشتا لارایە ئومێ دەکەین ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکانیش بکرێت چونکە بەهار هێشتا سەرەتایەتی و 1-2 ڕۆژەوە هێشتا چەند ڕۆژ و وەروەها کرێتا پێش ڕەمەزانیش هاوڵاتیان بچنە دەرەوە بۆی قوربانیەکان زۆر نەبن ماڵ وێرانی زۆر بە دوای خۆی دانێنێ ومێ دەکەین ڕەچاوی تەواوی ڕێنمایەکان بکەن بۆ ئەوەی ژینگەی کوردستانیش و تەندروستی خۆشتان ساغ و سەلامەت بێت. زیاتر لەمە لە تەوەرێکی تایبەتدا کە هاوکارمان هەمران بە میوانێکی تایبەتەوە لە چالاکێکی بواری ژینگەیە لە هەولێرەوە پێشکەشمان دەکات ڕێنمایی زیاترمان دەداتێ بەڵام دەچینە لای تەوەرێک کە لێرە میوانمانە کاویش باس لە پرۆژەی بەخشەران دەکەین شوانەوە دەخوێن بێتەوە پرۆژەی بەخشەران چییە؟ پرۆژەی بەخشەران پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ناوەندی زانکۆ و پەیمانگاکان هەڵدەستێت بە وشارکردنەوەی با بڵێن لاوان و هاوڵاتیان و بە شێوەیەکی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان با ئامانجی زیاتر ئاگابوون بە تایبەت لە مناڵانی بێباوک وەروە گەیاندنی معاناتی مناڵانی بێباوک و بێسەرپەرش و ئەمانیش هەوڵ دەدەن دەستی هاوکارێکی باش بن وەروە زیاتر معاناتی ئەوان بۆ هەموو لایەک بگەێنن تاوەکو بتوانن هاوکارێک و پشت و پەنا و پێک بن بۆ مناڵانی بێباک بەتایبەتی. زۆر باشە لەسەر پرۆژەی بەخشەران میوانداری بەڕێز کاکاروان عەلی حەمەد بەرپرسی پرۆژەی بەخشەران لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە. کاکاروان بەخێر بیت. کاکاروان بەخێر بن. پرۆژەی بەخشەران لە کێوەداتان مەزراندووە و چیە گەڕوونکردنەوەی زیاتر بدەیت؟ بنای خۆی گەورە و بەخشندە میهرەبان سەرەتا زۆر خۆشحاڵم بۆی کە لێرە خۆم دەبینمەوە و ئێوە میوانداریتان کردووە کە کەناڵی ئاسمانی پێیان بۆتە وێزگەیەک بۆی ئێمەی قوتابیان و ئێمەی لاوان بتوانین سەکۆ و شوێنێک بێ بۆ ئێمە پەیامەکانمان بگەینین بە خەڵکی کوردستان. بەڵێ پرۆژەی بەخشەران لە یەکی ساڵی 2021 واتە سەرەتای ساڵی نوێ دامان مەزراند سەرەتای بیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە هەستمان کرد کە ڕێکخراوی خێرخوازی زۆرە لە هەرێمی کوردستان بەڵام شێوازی گۆڕینی و شێوازی کۆکردنەوەی پارە و دانی بە کەسی شایستە وتمان بە گۆڕانکاریە بکەین. وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی زانکۆ و پەیمانگاکان کۆمەڵە گروپی خۆبەخش واتە کۆمەڵە قوتابی خۆبەخش هەستاین بە ڕێخستنی ستافێک داماننا بە ناوی ستافی بەخشەران. ستافی بەخشەران پێکاتووە لە کۆمەڵێک خوشک و برە کە ئامانجمانەوەیە ڕزامەندی خی گەورە بەرز بێنین و ببینە هەوێنێک بۆ ئەوەی ئەم مناڵانی بێباوک و مناڵانی کەم دەرامەت لە نەهامەتی دەرکەین. بۆیە ئێمە کە دەستمان پێکرد سەرەتا لە هەموو شتێک دەیخلاص پێویستە ئێمە ئینشاءالله خی گەورە نێتمان پاک بکاتەوە و دەستمان پێکرد بۆەوەی کە لە ڕێگەی باڵانسەوە تەنها بڕی 1000 دینار وەرگرین لە هەر کەسێک کە وسمان لەم بارودۆخەدا لەم بارودۆخەدا ڕەنگە زۆر کەس پێویستی بە پارە بێتیان نەتوانێت بڕێکی زۆر ببەخشێ بەڵام ئێمە داماننا مانگانە تەنها بڕی 1000 دینار لە کەسێک وەرگین. سوپاس وتایش بخوای گەورەکە دەنگدانەوەیەکی باشی هەبوو 2 ڕقممان کڕی
کە دامان بە خەڵکو و لە پەیجەکانمان بڵاومان کردەوە سپاس بخوا لە مانگی یەکەم و دووەم و سێم کە ئێستا مانگی سێمە تێداین لەم پرۆژەیە هاوکاری خەڵکیشمان کردووە و خەڵکیش بە دەنگمانەوە هاتووە. واتە جەلال گروپەکە خۆبەخشن بۆتان وەکو مۆزەفێک لەوێ دەوام ناکەن بەڵکو ڕێکخراوی قوتابیان سەپۆرتان دەکات خۆبەخشانە پرۆژەیەکتان دامەزراندووە و کار و چالاکیەکان دەکەن. بەڵێ ئێمە تەنها ئەمانج بەنەوەی ڕێزامەندی خۆی گەورە بەدەست بێنین سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم ئەستافی ناوەندی زانکۆ پەیمانگاکەم بەرپرسی کاک ڕازگۆ قاسم کە هاوکارمان بووە لەوەی کە بەرەو پێش بچینە الحەمدولillah و بتوانین شتێکی باش و چاک بکەین لەوەی کە ئێمە هەم میکانیزمەکە هەم بیرۆکەکە کە دامانێ بخۆشحاڵی وەریگرت و سەپۆرتی کردی. زۆر باشە ئێوە باڵانسەکە چی لێ دەکەن وەوەی کە کۆی دەکەنەوە ئایا دەیکەنەوە بە پارە دەیفرۆشنەوە یاخود هەر بە باڵانس دەیبەخشن بە خەڵکی؟ بەڵێ ئێمە کە یەکەم جارکە بڵاومان کردەوە باڵانسمان کۆمەڵێک باڵانسمان کۆمەڵێک خواست تەلەفۆنی پێوەگرتین بۆ ژمارە تەلەفۆنانە وتیان کە ئێمە بەدەست دێنین سوپاس بخوا وا هەبوو گەڵای دانا یوت کاکە من لەزیاد باڵانس و 1000 دینار من ئەمە مندەم لەتوانەدا و بیرۆکەیەکی جوانەوە ئێوە مادەم گەنجن و دەتانەوێت هاوکاری خەڵکەنەوە تمواتان هەیە ئێمە لە خزمەت داین و لەخوا بەزار بێساش بەردەوامە لەگەڵمان بەردەوام پارەمان بۆ دەنێرێ دوای کە باڵانسەکە کۆ بوویەوە لە هەردوو سیمەکەدا چوم کرمان بپارە و کۆی گشتی کە لە کۆتایی مانگدەکۆوە بینەوە ستافەکە بڕیارە دەین کە بیدەین بەکیە و چۆن سەرفیکەین و هەروەها ئەم بڕەپارەیە چەندە ئایا بیدەین بە جلوبەرێک یان پارەکە ڕاستەخۆ بدەین بە کەسێکی هەژارەوە کەسی هەژار یاخود ئێوە خۆتان لە قوتابیانن ئەیدەنە قوتابیەکی هەژار ئێمە وەکوەوەی کەزانی معاناتی تەلەبە زۆر زۆرە بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی شارەوە هاتوون بۆ ئێرە بۆ خوێندن ئەمە چونکە لە ناوەند زانکۆ پەیمانگاکان هەم جگەلەوە ئیشمان هۆشیارکردنەوەی قوتابیانە و پێگەاندنی تاکێکی تەندروستە هاوکاری مادیشان دەکەین بەم شێوەیە یەکەم مانگ بەداتا کە وەرمانگرت بڕی 172,000 دینار بوو وەرمانگرت و دامان بە جلوبەرێک بە دامان بە ناوەندی ڕابوون لەوێ دابەشی کرد بۆ 45 قوتابی هەژار کە ناوەندێکە سپاس بخوا بۆ پێگەاندنی قوتابی ئێمە دامانوان و 45 بێباوکو و وەکەم دەرامەت سوودمەند بوو لە جلوبەرگەکان و هەروەها مانگی دووەم لە یەکی دووە بۆ 28 دوو بڕی 350,000 دینارمان کۆ کردەوە سپاس بخوا دامان بە مناڵێک کە پێویستی بە گۆڕینی جگەر بوو لە نەخۆشخانەی دکتۆر جەمال لەوێ پێویستی بە گۆڕینی جگەر بوو دەرزێک مای IGIV بڕی 210,000 دینارماندا بەم دەرجە بۆ ئەوەی معاناتی ئەم مناڵە و ئەم ماڵی کەم دەرامەتە بیدەین و بە کڕینی دەرجەکەوە مانگی سێمیش کە ئێستا دابەشمان نەکردووە سپاس بەخوا 400,000 دینار کۆبووەوە جگەلەوەی کە باڵانس بەردەوام بێ الحەمدولillah ماومانە بۆ کۆتایی مانگ بڕیارمان نەداوە تا ئێستا ئەم بڕەپارەی کە لە بەردەسەمانە بیدەین بەکێ بەڵام دەیدەین بە کەسێک کە شایستە بێ ئینشاءالله و بەردەوام پەیوەندیمان پێوە دەکرێت کە خەڵکی کەم دەرامەت زۆرە بێباوک زۆرە قوتابیان بە تایبەتی کە لەم زروفەدا ڕێگەی هاچۆیان دوورە بە تایبەتی ئەوانەی لە داخلینە ئێمە هاوکاریان دەکەین و بەردەوام لەگەڵیان دەبین. زۆر باشەکە کاروان بێگومان دەستگا خێرخوازیەکان زۆرن لەنگتان لەگەڵ دەستگا خێرخوازەکانی تر چۆنە بۆی ڕەنگە بەشێک هاوکاری پێویست بێ ڕاستەخۆز و گاتە خوێندکارێک قوتابیەک ڕەنگە لەوت کاتەیە پێویستی گەر مەبلەغێکی 50 هەزاریەکیش هەبێت لەوێ ئیشی ئەو بڕوا پێویست نەکان ڕەنگە زۆر بوەسێ لە کۆمەڵ حساباتە. بەڵێ لێرەدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە زۆر سپاسی دەستگای بەخشین دەکەم سۆمای چاوان کە زۆر هاوکار بوون لێمە بۆ دەستنیشانکردنی مناڵی بێباوکو و کەم دەرامەت سپاس بخوا بەدەنگمانەوە هاتن و لیستێکیان داینەکەمانە شایستەن و قوتابینە ئێوە بتوان هاوکاریکەن زۆر سپاسیان دەکەم ئینشاءالله هەماهەنگیمان بەرەو پێش دەڕوە و یا پێکەوە کاری هاوبەش دەکەین پشتیوان بەخوای گەورە و ئێمە ئامانجمان تەنها وەیە کە ئەم مناڵە بێباوکانە یان ئەم قوتابیانەی کە ڕویان هێناوە بۆ ناو سلێمانی لە لێرە خوێنن
ئێمە هاوکارێم کەم شتومە خی گەورە زۆر باشە کاتە ئێوە سێمانگە دەستان پێکردووە هیچ بیرۆکەی فراوانکردنی ئەم پرۆژەیەتان هەیە لەوەی لە باڵانسەوە بگۆڕێ بۆ بابەتێکی دیکە لەوەی کە بەدەست پارە بێنرێ موی ئەم پرۆژەیە فراوانتر بکرێەوە لەناو قوتابیانە تەرخانیش بکرێ بۆ خودی قوتابی حەسر بکرێت بەڵێ ئەمە بیرمانەوە کردوێتەوە کە ئینشاءڵڵا بەم دوایانەدا واتە لە سەرەتای مانگی چوارەوە بڕیاریەوە بدەین کە لە باڵانسەوە خەڵک بتوانێت جگە لە باڵانس بێت پارەکەش بدە ئەمەش وەکو جاران زۆر ئەلحەمدولیلا خەڵکی خێرخوازماوە لە پەیوەندیان پێوە کردومە ئێمە هاوکار دەبین لە کۆکردنەوەی پارەکە واتە چۆن واتە زەرفی نامە ئەدرێت بەو کەسانەی کە ئاەنەوێ پارە بدەن بەبێەوەی بزانین چەند تیا کەپسیەکەەوە ئیداتەوە دەستمان ئەمە بیرۆکیەکە کە لە زانکۆ پەیمانگاکان تەرحمان کردووە و قوتابیەکان بە دەنگۆمان هاتوون ئەوانەی کە باری مادیان بەرزە بۆی کە ئەوانەی کە باری مادیان لاوازە بیدەین بەوانە سپاس بەخۆی ئینشاءڵڵا مانگی چوارەوە دەست پێ دەکەین و ئینشاءڵڵا بەرفراوانتریش یەکەین هەم لەوەی کە سپاسیەوە دەکەین کە میواندارتیان کردو و زیاتر دەناسرێتم پرۆژەیە و بەردەوام ئێمە چاومان لە دەستی خێرخوازانە کە یارمەتیماندان و بمانکەنە وەسیلەیەک بۆ گەیاندنی ئەم هاوکاریە بە قوتابیانی کەم دەراکەڕن ئێوە کە دەتانوێن پرۆژێت بە تایبەتی یارمەتی قوتابیانی پێ بدەین بارودۆخی قوتابی ئەم ڕۆچۆنە لە هەموو حاڵەتێکدا قوتابی ئێمە هەمومان قوتابی بین دەزانین پێویستی بە پارە هەیە 250 دیناریش بێ بەڵام لەم بارودۆخی دارایی کەزانین چەندە سەختە دۆخی قوتابیان بە تایبەتی لە بەشە ناوخۆیەکان لە زانکۆ پەیمانەکاندا چۆنە بەڵام من سەرەتا بە گەڕانەوەی چیرۆکێکی کورد کە حەقیقیە و هاوڕێی نزیکی خۆمە لە بەشە ناخۆیەکانی هەر ئەم سلێمانیە باوەڕکە وتی هەفتە هەفتەیە گوادە مەرحەلەکان هەفتەی یەکەم دێنەوە هەفتەی دووەم بۆ مەرحەلە دووەکانە تەکلیف لێ کردم دەگوت تو ئەو خواتە ناشوێنمانەوە بۆ کە ناتوانم هاتچۆ بکەم بۆ ماڵەوە واتە کری هاتچۆم پێ نییە و ناتوانم هەموو هەفتەیەک جارێک بچمەوە بێمەوە ئەنین گەشتۆتەم ڕادەیە کە نە بەخوا قسەمان لەگەڵ ڕاگری پەیمانگا کردووە لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ کردووە هیچ نەهاتوون دەنگ سپاسی ڕێکخراوی قوتابیان دووبارە دەکەمەوە کە زۆر بەدەنگی قوتابیانەوەیە کە دەڵێن ئێمە هیچمان لە ساڵدانە بە بیانووی کۆڕۆناوە زۆر شتەکان وە زۆر شت کە ئێمە قەنەعات بە تەلەبەکەن کە ئێوە نادەبێت هەفتەیەک بێنەوەێرە و ناتوان هیچی تر بکەن بەڵێ لێ سادا بەڕاستی بارودۆخی تەلەبە زۆر ناهەموارە هەم لە ڕووی عیلمەوە کە عیلمێکی باش فێر نابێ هەم لە ڕووی داراییەوە کە دایک و باوکیان کە مۆزەفە ناتوان موچیان نادرێتێ ویان کرێکارە ئێستاش ناتوانین بژێوی بۆ مناڵە دابینکە پشتوان بەخوای گەورە هاوکاری و تەلەبانەشە بین بەڵام داوا لەلایەن پەیوەنددارەکان دەکەم بە زووترین کات بێنە خەت لە بارەی ئەوەی کە قوتابیان چیتر نەبنە دەستەمۆی ئەم دەسەڵاتە و خوێندنی باڵا بە تایبەتی بێتە سەرخەت کە چیتر فەسادی بڵاو نەکرێتەوە لەم زانکۆ پەیمانگاکان تەنها هۆکاریش ئەوەیە کە من بەداتا لامە کە چەند پارە ئەکێشێتەوە لە تەلەبەکان تەنها بە بیانووی عەفلەی تەعاروف و کۆمەڵێک سەفرەی عاموانە تەنها ئاماندیشیانەوەیە تێکەڵاوی کرد و کوڕ و کۆمەڵێک بابەتی شت ئێمە دەمانەیە لەجیاتەوە ئەم پارە بچێتە دەستێکی خراپەوە بێتە دەستی ئێمە و بیبەخشین بەسەر قوتابیانی کەم دەرامەتە. زۆر باشەکە کاروان بۆی خەڵکی زیاتر پرۆژەکەیەوە بناسێت یاخود بۆ نمونە ئێستم کەسێک بێوێ هاوکاریەوە بکات ڕەنگە هێشتا ئەو ژمارانە نەنازێ یاخود نەزانێ ناوەندەکەتان ئۆفیسێکتان هەیە یاخود هەر لە ڕێگەی تەلەفۆنەکانەوە یاخود نوێنەرەکانتان کێن با بڵێن تیزامات و چۆنی تێرە ڕسمی وەرگرتنی پارە لە کەسێک یا کەسێک بێوێ سەردانیەوە کە هەتا ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان پێیشتان نەبێ گە ژمارە تەلەفۆنەکان دەبەربێ لێرەوە ئەلانی کەیت بۆی خەڵک زیاتر بە پرۆژەکەیەوە ئاشنابێت. زۆر باشە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان کوردستان ناوەندمان لە هەموو شار و شارچۆکانی هەرێمی کوردستان هەیە دەتوانن هەر شار و شارچکەیەک بێ هەر بڕێکی پارەیەک بێ بتوانن بیدەن بە ناوەندی زانکۆ پەیمانگاکان کە ئێمەش پەیجمان هەیە بە ناوی بەخشەران پەیجەکە
بەردەوام پۆسی یەکەین وای بەردەوام کە پەیوەندیمان پێوەکرێ ناونیشانیان دەین هەشارەکان بێ واتە توانن لە سلێمانیش لە مەڵکەندی بە پشت مزگەوتی سەلاحەددین ناوەندی زانکۆ پەیمانگاکان لە ئەتوانن هاوکاریەکان بگێن بێ و پەیوەندیکەن بە ژمارە تەلەفۆنەکان ڕاستی ئێستا لە بیرم نییە بەس ئینشاءڵڵا بەردەوام ئاگیان لە بەخشەران بێت لە پەیجی بەخشەران و پەیجی UICS کە بەردەوام پۆستی ئەمەی تیاکەین کە هاوکاریمان داوا بکێ و ئەم مانگە بە چ پرۆژەیەکەوە دێنە خزمەتیان ئێمە تەنها لەوەشدا نامینەوە بیدەین بەوەی کە سپاس بخوا باخسە ئەواتە بەخسەی ساوایان و پەرستاری منداڵان بەتایبەت ئەو دوانە لەرە توبیەوە لە ڕووی پەروەردیشە تەنها ئامانجمان کۆکردنەوەی پارەکە نییە بەڵکو ئەوانەی کە پارەشیان دەینە هەم وەکو توبیان وەکو پەروەردەیان ئێمە هاوکاری دەبین بەردەوام ئینشاءڵڵا هەر پێویستێکیان هەبوو ئێمە ستافێکمان دروست کردووە لە توبیەکەی و پەروەردیەکەی کە بەردەوام ڕایژ دەتوان پێیان بکەن و بە هاوکاری و لێرەوە زۆر زۆر سپاسی بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین دەکەم کە زۆر هاوکار بۆ لێمە لە پێداویستی پزیشکی کە بۆ ئێمە دابین کردووە. زۆر باشە کاکەران ئێمە سپاس دەکەین سپاس دەوەی کە میوانی پەیامی ڕۆژبی بۆ هیوایی کە پرۆژەی بەخشەران تەنها لە باڵانسێک کۆنەکرێتەوە فراوانتر بکرێ بۆ پرۆژەیەکی بەرفراوانتر وە تایبەت بە خزمەتکردنی قوتابیان سپاس دەکەین لەوەی کە لەگەڵمانەبووین. خی گەورە سەلامت بەڵازدان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و دواتر درێژە بە بابەت و تەوەرەکانی دیکەی پەیامی ڕۆژ دەدەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانە میجیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەشهابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار. قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانی ئاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 113 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بە نانی گەرم و سەوز و مەستاوەقرێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێیەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بوو. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ باشە
بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جیبسی نینیایە لێ جیبسێکی ترا نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشما پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جیبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بمبینیە ئەو جیبسەی وێنەی نییە کەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جیبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازان دووبارە سڵاوتان لێبێت میوانێکی زۆر تایبەت و ئازیزمان لایە لەم بەشەی بەرنامەکەمان ئاویش زۆر بەڕێز کاک بەشدار ئیبراهیم دانیشتووی سەنگەسەر لە باشووری کوردستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵێکمان بیست وە بڵاو بوویەوەکەوە گەنجێکی ئیماندار لە ماوەی تەنها 17 ڕۆژدا تەواوی قورآنی پیرۆز لەبەر دەکات. ئێستا لای ئێمە میوانە مامۆستا بەشدار زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ پەیام لە پەیامیشدا بۆ پەیامی ڕۆژ سپاسان دەکەم. ئەو هەواڵەی بیستمانە تەواوە لە 17 ڕۆژ قورآنی پیرۆز لەبەر کرد. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وصار بسيرته إلى يوم اللقاء رب العالمين. سپاس بخوای پەروەردگار کە هەواڵەکە تەواوە. الحمد لله خوای پەروەردگار زۆر سپاس ئەو فەزڵەی لەگەڵ کردین کە لە ماوەی 17 ڕۆژدا قورآنی پیرۆز لەبەرکەین. دیارە ئێمەش سپاس بخوای پەروەردگار کە ئەوە دیارە چاکی و چاکە ئێمەنی فەزڵی خۆیەتی بەسەرمانەوە ما من نعمة فمن الله وذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. یەک دوو ئێمە ئەوە نەبووە پێشتر قورئانمان نەدیبێت و هێنابان بە 17 ڕۆژ لەبەرمان کرد بێت. سپاس بخوای پەروەردگار هەر لە بستێک منداڵیەوە هاوڕێی قورئان بوون و لەگەڵ قورئاندا بووین فەزڵی خوای پەروەردگار. پێش ئەوەش کە دەست پێ بکەین طبعا تقریبا 4 بۆ نزیکی 4.5 جوزئم لەبەر بووە بەڵام لە ماوەی 17 ڕۆژە کورتگوتنی کەوکوژی بۆی دانیشتوین لە فەزڵی خوای پەروەردگار توانیمان بەسەر ئەوەندەشدا بچینەوە. ئەوە هەتا ئێرە ئەوەی کە بەلای منەوە سیر بوو ئەوە بوو کە خەڵک ئەو شتەی پێ سیر بوو. آخر ڕەنگە مامۆستا 17 ڕۆژ کەم 17 ڕۆژ یعنی ئەگە بۆمان باسکەیت تاوەکو بێت بە ڕێنمایەک بۆ ئەوانەی تریش کە پێیان خۆشە قورئان لەبەر بکەن یا خودت ئەو ڕێچکەی بەڕێستان بەکارە دێناوە لەیان ئەو ئوسلوبەی لە فێربوون و لە دەرەخکردنی قورئان سوودت لێ وەرگرتووە بۆمان باسکەیت لەو چەند کات قورئانت دەخوێندەوە لە چ کاتێکا دەتخوێندەوە چۆن دەتخوێندەوە جزە دەڕۆشتی بەسەریا یا خودت پلانەکەت بەگشتی باسکەیت شاید بە ئەوانشی تریش کە پێیان خۆشە قورئان لەبەرکەن سود لە ئەزمموی جەنابەت وەربگرن. وڵا طبعا ئەو قورئان لەبەرکردنەی مەش دەکەوێتە سنووری ئەو هاشتاگەی کە دیارە کەناڵی ئاسمانی پێیان سپاس بخوای پەروەردگار خوای گەورە پاداشتیان داتەوە کە هەر لە سەرەتاوە لەگەڵمان بوون هاشتاگی تۆش قورئان لەبەرکە دیارە کاگرازگۆ ئەوان پار زۆر خەریک بوون کە گوتیان لەگەڵ ئێمە دەست پێ بکەوە ئەوانە ئیدی لەعنەتی لێدا شەیتان هەر جارە بەنەوەیەکی داهاتە بێ جارێک کوورە دێک و ژنەکەی بگوازەوە جارە دێک و خانۆکەی شتێک تەواو کە جارە یعنی ئەها کۆمەڵێک ئەرکوشتمان لەسەرشان بوو
بەحسەکە تەواو نەکردووە زان کۆش ئەوەندەی خۆش ئەگەر ئەوەندەی نەگەڕێ و نەسوڕێ ئیدی تەواو سلێمانیە نابینیەوە هەجارە و بەنەوەیەکی داهات لە فەزلی خوای پەروەردگار دوایەوە ئەو خوشک و برانە تەواو بوونیدی الحەمدولیلا وە کابرا کوتی وەک ئاگر تێبەربوونێکی ئاگرم تێبەر بووە سپاس بۆ خوای پەروەردگار جار هەبوو شەوانە خەوم لێ نەدەکەوت بە تایبەت پێشەوەی دەست پێ بکەم تەلەفۆنم مامۆستامە لە سەردەمی کرد تەلەفۆنم بۆ مامۆستامە لە ڕازگۆی کرد ئیدی ئەوانیش هانیان دام خوای گەورە پاداشتیان داتەوە دەستم پێ کرد ئەوەی کە زۆر لێترسان بەقەڕە بوو لە فەزلی خوا بەقەڕەم بە 34 ساعت تەواو کرد سوڕەتی بەقەڕەم بە 34 ساعت تەواو کرد خوێندنی مە ئەوەی نەبووە بڵێن بەیانی ئەوەندە ساعت و نیوەڕۆی ئەوەندە ساعت بۆم گونجابێ پاروێکم لە کاتی نان خواردنێدا بە دەستێکی نانم خواردە و بە دەستەکەیتی مۆبایلەکەم هەر بەدەستەوە بەگە مصحفم لەلا نەبوو بێت یعنی وەکەمە ئێستا حیسابی دەکەین دەگاتە نزیکی 12 ساعت ئەگەر تێش نەپەڕێ لە ڕۆژێکیدا لە ڕۆژێک 12-16 دقەیی ئێمە کە پێشتر 4 بوو 4 و نیومان لەبەر بووە 12-16 دقەی نەتوانی سیلاپەڕی لەبەرکەی یانەوە مەشکەوە بەکار نەهاتووە یانەوەی کە بەسەر چووە تۆزی لەسەر نیشتووە اینجا ئەوە شتێکی تازە نییە ئێمە هەر ئەگەر بگەڕێنەوە سەر ئەسڵی کە قورئان بۆ خۆی شتێکی ئاسان کراوە خوا سبحانه وتعالى فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان قەت جەنابتان باشتر لەوانەیە شارەزاتن کە چۆ سەر فعلی ماضی تحقیق لامەکەش لامی قەسەمە سوێن بەخوا ئێمە قورئانمان ئاسان کردووە شتێک خوا سبحانه وتعالى ئاسانی کە زۆر ئاسانترە لە کتێبێکی دیکە لەبەر دەکرێت اینجا ئاتۆ کتێبێک بۆ نمونە لە خوای پەروەردگار بەزیاد بێ کتێبێک ئاتۆ 50,000 خوێنیتەوە جیاواز لە کتێبەکە لە مناڵیەوە لەگەڵی بوویت و الحەمدوللا لەبەرکردنیش لە فەزلی خوای پەروەردگار لاواز نییە بەهێز ئەمە لە زانکۆش بووین الحەمدوللا سعیشمان نەکردو لە فەزلی خوای پەروەردگارەوە زۆر جاتەڵەوەکان پێیان سەر بدیان گوت و هەموو دەمی خەریکی خۆ پیشاندانێ و 4 ساڵەکانیش ئەوائیلی الحەمدوللا لە فەزلی خوای پەروەردگار 4 ساڵەکان لە ڕێزی ئەوائیلەکاندا بووم هەر لە منداڵیشەوە هەر شتێک کە تۆ زۆر یعنی زەختت خستە سەر فراوان دەبێت منداڵ بوو مەسەلەن مامۆستاکمان هەبوو یەک لە پەنای خاوەسەفی بێبڕانەوەی داوینەیە لەبەریکە بە ماوەکی کەم لەبەرم کردووە مەسەلەن فڵان شتی داوینێ بە ماوەکی زۆر کەم لەبەرم کردووە دەرخاتت زۆر باش الحەمدوللا بەڵام کۆمەڵە شتی شێ بوو مەسەلەی تەرخیاتی ئەوانەی کە دەرەخ دەکەن دەبێ بزانن چۆنە مێشکی لە سکاتێکی وەدەگری کەسەکە سەمعیە بەسەریە خەڵکێکەیە بە سیرکردن و بەخوێنەوە ئەوانە هیلاک دەبێت بەڵام بە گوێگرتن باشە خەڵکێکەیە بە گوێگرتن سەری دێشێ بەڵام بە خوێندنەوە کێشەی نییە لە مەسەلەی خواردندا یعنی ماقول نییە تۆ بتەوێ مەسەلەن بە ماوەیەکی کەم زۆر شت هەیە دەرخیکەی و بەڵام سێجەمان تێر خواردنی بخۆی و ماعیدەت بۆ بشێلن ماقول نییە تۆ بتەوێ وەکو خەڵکی تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنی و بشتەوەی دەرخکردنت ئاوا بێ ماقول نییە بتەوێ وەک خەڵکی لە ناو مەسەلەن سۆشیال میدیا بخۆ شتێکی باشە بەڵام ئەگە بتوانی باش بەکاری بێنی ئێمە ئەو هەموو کاتەی لەوەیدا بەسەرف دەکەین من تاکیدم ئەو 7 ڕۆژە چی دووەلاخست بوو ئەو 7 ڕۆژە چی مۆلاخست میوانی داوەتی بەڵێ کۆمەڵێک دەرس و دروستمان هەیە الحەمدوللا دەرس و دروستەکان مۆلاخست بوو 1 2 لە ڕووی میوانیەوە حتا بۆم کرا پێ خۆم لە میوانی دزیوەتەوە لەوەی کە بچم بۆ لای خەڵکی لەوەی کە برادەرەکانم بێن بۆلام برادر هەبووە تەلەفۆنی بۆ کردم گوتوێتی ئیشاڵڵا ئەگەر بۆت بگونجێ دێی نەلات گوتومە داوا لێبوردن دەکەم خەریکیی گوتم ئیشاڵڵا دوایی دەزانم دام خستۆتەوە مۆبایلەکە وەکو مەسەلەی پیشە و ئەوانە خەتابەتم هەبووە تا بۆم کرابێ بۆ خۆم نەچووم داومە بە برایەکی دیکە کە بچێ جومعەکەی لە جیات من قسەیان بۆ بکە و تاریان بۆ بدات ئەنجا ئەوەی کە لێی دوور کەوتمەوە مەسەلەی جەنجاڵی و سۆشیاڵە چونکە زۆر مێشکرد جەنجاڵ دەکا خەبەرێک لەوەیەکی دی لەوێ یعنی تۆ لە یەک بۆ نمونە لە 1 دقەیدا لە ڕانی لە قەڵاتزی لە عەربەتی لە سلێمانی لە کەلاری لە کفری لە ئیسپانیای لەوێ 20 هەواڵ مێشکت بە 20 لادا دەبات بەڵام کە تەرکیزت لە لای شتێک بوو ئیتی شتەکانی بۆ تۆ ئاسان دەبێت ئەفهم کە زۆر شت هەیە ئێمە کە لەو لایەنە مادیەی کە ئەوڕۆ ئەو سیستەمە سەرمایەداری دروستی کردووە دوورکەوتینەوە دەزانین ئینسان چ بوونەوەرێکی گەورەیە ئێمە ئەو شتە بۆ نمونە هەر لە کۆنەوە ڕەواتە بوو لە نێو عارەباندا لە نێو عارەباندا دیقەت دەنەیە شاعیرێک شەوێ 100 بەیتی نووسیوە بەیانی ڕەواتەکە یەک جار گوێ لێ بۆ گوتوێتەوە ئیبن عەباس 75 بەیتی گوێ لێ بووە بە یەک جاری گوتوێتەوە ئیمامی شەعبی دەفەرمێ ما كتبت سوداء على البيضاء هەرگیزا و هەرگیز
شتێک کە باڕاش بنووسێ لەسەر شتێکی سپیم نەنووسیوە یعنی قەت شتم نەنووسیوە هەمووی لەبەر صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی حەدیث نەنووسراوە نافەرمێ لا تكتبوا عني شيئا ومن يكتب عني شيئا فليمحو بابی سڕێتەوە بۆچی چونکە لیان دڵنیا بۆ کە لە بیریان ناچێتەوە بین زەمەنی دواتر ئەمە خەلیفە هاڕون ڕەشیدمان هەبووە بە چەند جارێک هێندێک عولەمانە فەرمون بە یەک جار مەولایەکی بە دوو جار دوایەوە کە قەسیدەی ئەسماعی بەسەر رادێت و صوت الصفير البلبلەوە دیارە قەسیدەیەکی مەشهورە لە دوایەوە ئێمە محەممەدی کوڕی دروستی شافعیمان هەیە دەفەرمێ ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ دەستم لەسەر لایەتنا بۆ ئەوەی ئەو لا نەبینم پێش ئەو لای ئەولان لە دوای ئەوە وەرە یعنی کاکە باسی کوێ مامون ئیبن حەزمی ئەندەلوسی مەکتەبەیەکی گەورەیە بەگوتیان وەڵا ئیبن حەزم مەکتەبەکەی سووتە تەواو ئیبن حەزم ئیفلاسی کرد فەرمی سوێن بەخوا هیچ حرفێک لەناو مەکتەبەکە نیە ئیلا لێرە خستنە دوای ماوەیەکی کەم کتێبەکانی نووسیەوە یعنی حتا وەرە دوای ئەوی بۆ نمونە ئەمە لە نێو کورداندا ئیبن تەیمی حەرانی ئەحمەدی کوڕی ئیبن تەیمی حەرانی پێیان گوت وەرە باچینە دەرێ پیاسێکی کەینەوەانە گوتی وەڵا خەریکی ئەو کتێبەی دەبم هەتا هاتەوە گوتیان کوڕە قوربان زۆر خۆشمان ڕابوارد و نەهاتی و لەگەڵمان و پیاسێکمان کرد و ئەوانە فەرمووی تۆ چت بەزێمان لێرە گوتی وەڵا قوربان گیان هەتا ئێوە هاتنەوە ئەمە نێو کتێبەم لەبەر کردووە لەبەرگەوە بۆ بەرگ مامۆستا سعید نەورەسی جەمع و جەوامعی بەکەمتر لە هەفتەیەک لەبەر کردووە کە یەک لە ناخۆشترین کتێبەکە زۆر باشە مامۆستات لێر بیکەمە خۆت عەفوو نمونە مامۆستات لێر خوا گەورە بیپارێزێ دەیفەرموو مامۆستا سەدیق سەرگەتی قەت پێویستی بۆ ئەوەی نەبوو بچێتە سەر کتێبەکەی و ئەو لەو مەتنەی ئاوا دەڵێ و ئاوا دەڵێ مەتنەکانی هەموو لەبەر پێویستی بۆ ئەوە نەبووە یعنی ئینسان کە لەو وەزع مادیەی لەو سجنە سەرمایەداری کە بۆی دروستکراوە بچێتە دەر شتی زۆر لەوە کەسێک ئەگەر هەبێ بتوانێت لەوە زیاتر هەوڵا تەکیدی متوانێت بە کاتێکی کەمتریش لەبەریکە زۆر تاوا مامۆستا بەشدار باس لەوە کرد بێگومانە سەرڕەنگە خەڵک بڵێ مەسەڵەن من هاوسەرگیری دەکەم خان و دەکەمەوە یان زانکۆ دەخوێنم یان کۆمەڵێک التیزاماتی تر بیان و بێت ڕەنگە ئەمانە پاڵنەر بن بەڵام هەر پێم خۆشە ڕەنگە سەبینەرانیش بزانن چ بەشێکی تاوا کردو ئێسش لەکوێ دادنیشە هەر لە سەنگەسەری دادەنیشم ئادابی عەرەبیم تاوا کردووە لە قلیاسانی خۆمە سپاس بۆ خۆی سپاس ساڵێکش ئەوایی زۆر باشە کاک جواد لەش ساق بە کاک بەشدار بسم تەمەنی چەندە مامۆستا تەمەنت چەندە ئەوڕۆ دەبمە 23 ساڵ و 8 مانگ و 22 ڕۆژ ئەوش دەرخ کرد ئەمڕۆ بەڵێ یاڕەبیتە من درێژ ڕازی بێ سپاس دەکەم زۆر باش کاک بەشدار باست لە توانە کەسیەکان کرد لەبەرکردنی قورآن ئاماژەیەکت پێ کرد و ئەو برانی پێشوش کە لەبەرکردی قورآن بوون و مقابلەمان کردوون باسییان لەوە کردو کە خوای گەورە خۆی مژدە دەدا لەوەی کە قورآن ئاسانتر لەوەی بۆ لەبەرکردن ئاسانکاری تەواوی کردووە جیاوازی هەیە لەوەی کە قورآن لەبەرکردن بۆ لەبەرکەرەکە ئاسانتر بێت تا کتێبێکی تر ئەوەی کە تۆ لە ناوڕۆکە بووی چ جیاوازیەکی هەیە قورآن چیت پێ دەبەخشێت لە لەبەرکردندا ئێستا ئێمەش کە سیر دەکەین سی جوزە شوانە ئەژنۆ تەشکێ بەڵام دەچتە ناوەڕۆکەکەی جیاوازە بێگومان جیاوازە ئەو هەستە و ئەو ڕۆحە و ئەو ئاو بە بەرداکردنەی ناخسووت هەندنا کە قورآن بەسەردا دەکات شتێک کە نادادێ ئەو چێژەی کە دڵت تەنگە سەیری دەکەی قسەکی دڵتەنگی دێت ئاخیرەکەی نەجاتی دەبێت تۆ دڵێ مش نەجاتم دەبێت وكذلك ننجي المؤمنين مثلا بێتاقەتی فڵان کەس کەست مردووە بڕۆ کتێبێک نییە باس لەلایەنێک بکە هەرچی حاڵەتێکە تۆ تێیدا بڕۆ لە قورآن دەبینیەوە لە چ حاڵێکدای خۆشیە تێیدایە ناخۆشیە تێیدایە شکستکە تێیدایە سەرکەوتنە تێیدایە هەرچی شتێک ئەتۆ دەتەوێت ڕۆمانێک نییە بڵێ وەڵاجا ئەوە یەک ڕووداوە بە دوور و درێژی ئەوە دەیگەڕێتەوە بەڵام جیاوازیەک هەیە لەوەی کە ئێستا تۆ عەرەبیەکەشت فول بووە و تێگەشتن لە مانای قورآنەکەشت بۆت فول بووە بۆیە ئاسانتر توانیتە لەبەری بکەیت تا کەسێک کە ڕەنگە عەرەبیەکەی باش کەسەکەی من خۆی ئێمە عەرەبمانە ئەی بۆ هەمویان لەبەریان نییە زمانی قورآن تەواو جیاوازە لەو زمانێک کە ئەوان بەکاری دێنن بەلاغەت و فەساحەتی قورآن تەواو جیاوازە لەوەی کە ئەوان قسەی بەڵام جیاوازیەک شێ لەوەی کە تۆ عەرەبیەک بزانی و قەواعیدێکی تەواوت خوێند بێ لەوەی کە منێک نەخوێند بێت فعلا جیاوازیە کە بڵێن هیچی نییە هەیەتی
بەڵام خوا سبحانه وتعالى لە حکمەتی خۆیدا حیسابی ئەوەی کردووە کە کوردێکیش بێ قورئان لەبەرکات و بۆی ئاسان بێت و شتەکە خۆ العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب لفظك عامة ئەوە نییە بڵێ وڵاجا بۆ عەرەبی ئاسانە بۆ تورکی قورسە و بۆ کوردی مامۆستا بەشدار بۆ ئەوانەی کەوا حافظ قورئانن تاوی قورئانیان لەبەرە بۆی بەردەوام لە دڵ و دەرونی و لە سنگیانە بمێنێتەوە بەڕێستان وەکو هەم ئەکادیمیەن لە زمانی عەرەبی وەروە حافظ قورئانێک ڕێنمایی چی یاخود چی بکرێت چی باشە مەسەڵەن بەردەوام وتنەوەی قورئان لە دڵەوە خوێندنەوەی زۆر خوێندنەوەی گوێ لێگرتنەوەی وا لێ دەکا مەسەڵەن باشتر و جوانتر و ڕوونتر بیڵیت و بیخوێنیتەوە لە یادیش نەچێت والله کەسەکەی من قورئان یەکێک لە تایبەتمەندیەکانەوەی وتمان زوو لە بەردەکرێت بەڵام ئەگەر ئاگاشت لێت نەبێت زوو لە مێشکت دەچێتە دەر یعنی کتێبێک نییە بڵێ تەواوە هاتە ناو مێشکم و ئەوە لێدا بڕای لێدا دەبڕێ لێ نزیک بووی لێت نزیک دەبێت چەندە زیاتریش کات بە قورئان دەی قورئان ئەوەندە زیاتر حکمت و دانایەکانی ناویت پێدەدا یعنی قورئان ئەو کتێبەیە کە یەک ئاەت جارێکی فکری لێکەوە کۆمەڵک بیرۆکە لەو ئاەتی هەڵدەنجی جاری دووەم بیری لێکەوە کۆمەڵک بیرۆکەی لێ هەڵدەنجی کە ئەسڵەن ئەو بیرۆکانە نەبوون کە لە یەکەم جاردا هەبووە زۆر جیاوازن ئەوانی دووەم زۆر بەچێشترن زۆر تایبەتترن زۆر باشگاک بەشدار سەرەتا دەستت پێ کرد چاوەڕێتە کرد چەند ڕۆژ تەواوی کرد والله منەوەی کە سەرەتا دەستم پێ کرد ڕاستی یعنی تەوەقعم دەکرد بتوانم بە 5 مانگ بە 6 مانگ تەواوی کەم بەڵام ئیدی ئەوەی کە ئەمن لێی دەترسام سوڕەی بەقەرە بوو ئەویشم کە ئاوا زوو تەواو کرد ورەیەکی زۆری دامەیە یعنی ورەیە کە لە پێشتردا ئەو ورەیەم نەبووە زۆر جاریش تەلەفۆنە بۆ مامۆستا سەردەمی دەکرد کە خۆی گەورە پاداشتی داتەوە زۆر هانی دەدا بەڵام لەگەڵ ئەوەشدا شێطانی لعنەتی نەوەستاوە لەوەی کە بێ بڕواکە نەفەری ناردووە وإن الشياطين لا يوحون إلى أوليائهم دەیکوت ئەمن لەبەرم کردووە لە بیرم چۆتەوە بۆ لەبەری نەکردی گەشتی نەنیوەی یعنی وەسوەسەی دەکرد بەوەی نیوەی یەکەمدا بچۆ ئەوە بە جێگیر بێت و ئیدی دوای نیوەی دووەمیش تەمەەن باقی و توانێت بە کاتێکی کەم ئەوەندەی تەواوکەی و یعنی یان بێدە باشە خۆت لە ڕیاباز بپارێز و کەسێکی ناترسی لۆیک ببی و کەسێکی ڕیاباز و فضیلی کوڕی عیاض فەرمێ شتکردن لەبەر خەڵک شیرکە نەکردنی ڕیایە یعنی کۆمەڵک شت هەیە تۆ پێویستە بڵێن هەت بێ پێشتر کۆمەڵک چەک و ئەسڵحە هەیە پێویستە ئەتۆ کەمینی خۆت دانابێ پێش ئەو کەمینت بۆ دانێ دەنا بڕواکە گەشتبوونە نیوەی جار هەیە ئەوەندە وەسوەسەت بۆ دێنێ ئەوەندە وەسوەسەت بۆ دێنێ فکرت بۆ ئەوشتان نەچوە باش چۆن بوو یەکەم جار چەند کاتژمێر دانیشتی یەکەم ڕۆژ بۆی بەقەرەت لەبەر کرد بە 34 کاتژمێر تەواوم کردووە یەکەم ڕۆژ چەند سەعات دانیشتی بۆ لەبەر کرد واللهی کاتم دانەناوە تقریبی بە تەقریبی پێدەچێت لە 12 تێپەڕی بێ بەس کاتم دانەناوە بڵێم وەڵا ئەبەوەندەی ئەخر زۆر یەکەم ڕۆژ تۆ بڵێ 12 کاتژمێر دانیشتی دەزانی چۆنە کاک جەلال گیان تۆ کە ئامانجێکت هەبوو زۆر نییە بۆ پۆلیس عەبدوڵای حەسەنی زادە کە حەمەدۆکیان بۆ هینای یاشار کەمالی بۆ خۆی سوێندی دەخوا دەڵێ ئەمن خەوەم لێ نەکەوت هەتا هەر چوار بارگەکەیم تەواو کرد تۆ بۆ پۆلیسە چەند کاتژمێر دانیشتی بۆ وەڵای ئەمن بۆ پێم وانێ لە مەکتەبێ بە حیاتی سعیم کرد یەکێک بووم لە پۆخەڵاواترین تەلەبەکانی مەکتەب بەڵام ئەوایلەکانیش بوویت ئەوایلەکانیش بووم بڵێ ئەمە بۆ ئیمتیحانی وزاری هەستاوم بەیانەکەی شعرم نووسیوە خەڵک سعی دەکرد و قەلق بوو داهات و دەچوو بە پێکەین و دەچوو مەژوورەوە زۆر باشە مامۆستا بەشدار ئەی بێگومان قورئان لەبەرکردنەوە نیعمەتێکە و فەزلێکە خوای گەورە شڵامانی ببەخشێت بەڵام خۆش خوێندنەوە چی دەنگت خۆشە بۆ خۆش خوێندن نەوەڵا دەنگم خۆش نییە ئەوەی کە پێی ناسراوم سەوتە ناخۆشەکەم خوای گەورە ژەرێکی بەرێکی با بزانین شوان تۆ پرسیارێکی لێ بکە لەوەی کە هەر ئاساییە پرسیارێکی لێ بکە لەوەی کە قورئانەکە بزانین لەکوێ لەبەرەکە لەکوێ لەبەری کردووە درێژەکەی بێڵێت ینی تاقی بکەینەوە قورئانەوە بە هەر تاقیکردنەوە نییە ماروەکۆوی کە دڵنیایە بۆ هاوڵاتیان نابێ مادام هەر بۆ خۆت شتێکمان مشکلە نییە چۆن دەفەرمون ئەمە لە خزمەت دامە وەڵا زانازانم کوێتەوە ئەعوذ بالله من الشیطان الرجیم بەس دەتەوێت چی بخوێنیتەوە پێمان بڵێ
سوورەتی چی دەمەوێ وڵای نازانم بڵێم چی هۆلەوە یڵا لە بەقەرەوە بۆمان بخوێنەرەوە بەقەڕەکەی زۆر تاکیدی لە بەقەڕەکەی بڕن مشکلێ نەتەوە بە دەخوێن بە هەر ئەوە بیکەرەوە قورانەکە شوانە دەی تا لێوە بڵێ دەست پێ بکە یڵا یڵا من ئێستا لە سوورەتی حەجم سوورەتی حەجێک دەقەت خۆ بە سەیرێکی کەینەوە دەبەرمانەی شەڵا بەڵام بە دوایی نەڵێن ئەو حیجرە حەج نییە پێم سیر بوو لەوێ باشە وڵا ئەمە ئەم خەتای ئەمە بوو لێ تێکدام منیش پێم سیر بوو بۆ لە ناوەڕاستایە حەج نەبێت لەوێ بێت بەخواویست ماماوەسا تاقیکەینەوە خۆمان تێکەوە جەلال وابزانم من هەورامیەکەم باشە عەرەبیەکەم باش نییە مشکلەی هەر شوێنێک بێت لە خوێندنیدا ئیشاءڵڵا کێشە نابێ ئەوە بەڵام زەین چۆنە بەشدار خەڵکێک کە تۆ دەڵێ قورآنم لەبەر خەڵکێک چاوەڕێ دەکا ئیدی تۆ بەم دیوا قورآن بەم دیوا قورآن بخوێنیتەوە بۆ دوای بیخوێنیتەوە نازەم کەوتیان فلان لاپەڕ دەبێت تۆ لەبەر دەبێت کەوتیان فلان ئاەت لە فلان سوورە دەبێت تۆ یەکسەر لەبەر دەبێت خەڵکێک بەمەتی ئەگەنم قورآن لەبەرکردنی کاکە جەلالگیان پلەبەندیش هەیە لەبەرکردنیدا تۆ فاتیحە لەبەرە وایە ئاەتی چوارەمی سوورەتی فاتیحە چییە دەبێت تۆ بۆستی بیری لێ بکەیت ئەوەیە شتەکە تێدەگەی پلەبەندی هەیە ئەوە نییە بڵێن جا ئێستا ئەمە هەمانە لە قیراتیدا پلەبەندەکەی بەرزترە پێ بڵێ فلان ئاەدڵە لە فلان شوێنێ ئەوەندە جار دووبارە بۆ تۆ لە فلان ناپەڕێ بەو جۆرەیە بەو جۆرەیە ئەتانەوەیش لەسەر و بابەتەش تێدەگەی هەیە باز ئەوە ئیختیساسە دەبێ هەوڵی زیاتری بۆ بدەیت ئەوە جیاوازە لەوەی کە ئەتۆ مەسەلەن دێ سوورەتی حەجر دەخوێنی ئەلیف لام ڕا تلك آيات الكتاب القرآني مبين مثلا ربما يود أو جیاوازە لەوەی کە ئەتۆ مەسەلەن دێی شوێنەکە دیاری کردووە یان مەسەلەن هەیە ئێستا لە سوورەتێکیدا پێشتر لەبەری کردووە زۆر زاڵترە لە سوورەتێکی دی ئەوە جیاوازە بڵێ لە مەسەلەی خوێندنێدا زۆر ئێستا مەسەلەن سوورەتی حەجرمان بۆ خوێن لەبەری کاتیش کەم ماوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين ربما يود الذين كفروا لو تكفرون أو سورة حجر ولنويك بخوم لخيالم بو بخوانم سورة توبة أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل إلا تنفروا يعذبكم الله عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير إلا عفوا ئەوەی کە بوو بە پرسیار لەگەڵ یا دەست ئاماژە پێ دەکەی واتە تۆ لە معنەوە مەفهومی قورآنەکەش بە تەواتی تێدەگەی الحەمدولله سواز بەخوای الحەمدولله ئەوەش فەزلی خوایە زۆر سپاس دەکەین کاک بەشدار خوای گەورە بتپارێزێ خوای گەورە جەزای خێرت بداتەوە نمونەت زۆر بێ هاندانێک بێ ئینشاڵڵا بۆ ئێمە و بۆ خەڵکی تریش لەوەی کە دەست بکەینە قورآن لەبەرکرد زۆر زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان سپاس بۆ ئەمیدارەتان سپاس بۆ ئەوەی کە هەر لە سەرەتاوە لەگەڵ مامون سەرەتای پرۆژەی تۆش قورآن لەبەرکە ئینشاءڵڵا خوشک و برادی کەشمان بە تۆش هامی خەڵکی تری ئەوانیە بەئیزنی خوای پەروەردگار ئینشاءڵڵا گرنگەوەی بۆ خوای پەروەردگار بێت وەڵڵاهی ئەگەر بۆ خوای پەروەردگار نەبێ لەسەری قەرزدار دەبینەوە لەسەری عەیبدار دەبینەوە و لێشی پەشیمان دەبینەوە بەڵام شتێک بۆ خوا بێ کێشە نییە ئەوڕۆ چەندی خەڵک قسەت پێ دەڵێ با پێ بڵێ پاداشتەکە لە کۆتایی زۆر سپاس دەکەین سپاس کاک بەشدار سەرفراز بی ئینشاءڵڵا دەستەکانت خۆش بێ ئازیەتی کێشاڵوی میوانی پەیامی ڕۆژ بەڵایزدان خۆشەویستان تەوەری کۆتایی بەرنامەکەمان دەچینە هەولێر لەسەر هوشیاری هاوڵاتیان لە پاراستنی ژینگەدا بابزانین جیاواز لەو ڕێنمایە کورتانەی کە لەگەڵ هاوکارم بە تایبەتی کاکشوان کە خستیان ڕووبەوە یازی و خۆشەویست وام چەند ڕۆژە
کە هەم پشووە خەڵکێکی زۆر ڕوو لە دەشت و دەرو سێرانگاکان دەکەن و سروشتی هەموو کوردستانیش سپاس بخوا لەم وەرزەدا گەشتیاریە و هەموو شوێنێک بۆتە شوێنی گەشتیاران دەشت و دەرەکانمان جوان و ڕازاوە بوون بۆیە پێویستە ئێمە هاوڵاتی تاک بە تاکمان خاوەنی وشاریەکی بەرفراوان لە پاراستنی ژینگە بین با بچینە هەولێر لای هاوکارمان عیمران سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش فەرموو تەوەری یەکەمی تەوەری کۆتایی پەیامی ڕۆژ کە باس لە وشاری ژینگەیمان دەکا پێشکەش بکە. بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت ئێوەیە زیز و خۆشەویست کاتی گەشت و گوزارە و بەشێکی زۆرمان دوێنێ ڕۆیشتون ئەم ڕۆژ لەوانەیە ئێستا بەشێکتان کە گوێتان لە بەرنامەکەش بێ یان بینەری بەرنامەکە بن لە گەشت و گوزار بن بێگومان لە کاتی چوونمان بۆ گەشت و گوزار و سەیران و سەفرەکانمان گرنگترین شت بەلای زۆرینەیەکی خەڵکەوە ئەویش پاراستنی ژینگەکانە ئێمە سوود لە ژینگە بینین سوود لە شوێنە خۆشەکانی هەرێمی کوردستان دەبینین بەڵام تا چەند ئێمە وادیەکەیان ئەو شوێنەوە لێ بکەین کە ئاوا بە پاکی و بەخۆشی بمێنێتەوە بۆ ئەمڕۆ میوانداری دوو میوانی زۆر بەڕێزم کردێ کاگاسۆ چاڵەگوانی بواری ژینگەی و سەرۆکی ڕێکخراوی ئافیار و هاوکات مامۆستا قادر هاوکات بەرپرسی کارجێڕی فەرمانگە قادر زۆر بەخێر بن کاگاسۆ بەخێر بن هەر بە کورتی پێم بڵێ هۆشیاری خەڵک چۆن بوو کاگاسۆ ئەمساڵ بێگومان ئێوە لە بەیانیەکی زووە ئەمڕۆ لە دەرەوە بوون خەڵک بەگشتی لایلۆن و علاگەی هێنابوو بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکەکانیان بەڵێ سەرەتا جەژی نەورۆژ لە ئێوە و لە هەموو بینەرانی کەناڵی پەیام پیرۆز بێتن لە هەموو کوردێکە لە هەر شوێنێکی کوردستاندا لە هەر پارچەیەکی ئەم جیهانەدا بێتن ئاسی هۆشیاری تاک لە کەسێک بۆ کەسێکتر گۆڕانی کاری بەسەردێ بە تایبەتی لە وەرزی بەهار و نەورۆزدا ئەمڕۆ ئێمە هەندێک کەس کە لایلۆنمان دەدا دەگۆ بەڵێ لایلۆنم پێیە ینی ئەوە دڵخۆشکەر بوو بۆ ئێمە بەڵام هەندێکی دایانگۆ هەر لە دوو ڕەپەنجەکانی نەوە لێ دەکرد دەیانگۆ دوو لایلۆنمان بدەنێ باش ناکاتن ئەمزانی نیشانەی سەرکەوتنەوە هەیە کردی ناوەڵا ئەمەش ڕۆمان دەزانی بەڵام ئێوەی لات تێگەشتین کە ئەوهای دەکرد دەمازانی دوو لایلۆنی دەبێتن یان هەموو دەگوت دوو عائیلەینە یان ماڵی خەزورم لەگەڵا هەبوو بەخۆی لەناو سیارەکەی خۆی و خێزانیم دەگوت کاکەمە دوو عائیلەینە بەڵام ئاستی هۆشیاری تاک بە پێی تموحی ئێمەنیە ڕاستە ڕۆشنبیری ژینگەی زیاد بووە بەڵام ئاستی هۆشیاری ژینگەی تا ئێستا بە پێی تموحی ئێمەنیە بە پێی تموحی ژینگە پارێزانە ئێمە دەڵێن لە 0 تا 1 چونکە تا ئێستا ئەو هاوڵاتیانەی ئەو سەیرانکەرانەی لە ناوچە گەشت و گوزاریەکان دەبینین خۆشەویستیان بۆ ئەو ژینگەیە نییە کە تێدا دەژین وا دەزانن کە حکوومەت پارەی ژینگەیان لێ وەردەگری لە ڕێگەی هاتوچۆوە یان لە ڕێ هەر شتێکەوە وەکو ڕقینە تەمەشا دەکەن بۆیە هەز ناکەن کە ئەم خاکە کۆمەڵک قوربانی لە پێناودراوە کۆمەڵک شەهیدی لە پێناودراوە کە بە خوێنی کۆمەڵک پێشمەرگە شەید بۆ لە هەموو پارچەکانی کوردستان بۆیە زۆر گرنگە ئاستی هۆشیاری خۆیان بەهێز بکەن لە ئاست ئەو ڕۆشنبیرە بێکاییتان لە بواری ژینگە کاک دێمەوە لای تۆ کاگاسۆ کا قادر ساڵی پار هیچ کاممان نەچوین بۆ گەشت و گوزار پێم بڵێ ئەم کۆڕۆنایەت تا چەند سوودی هەبوو بۆ لایەنی ژینگەی و هاوکات بۆ بە پاراستنی ژینگە و دووبارە سۆز بوونەوەی گژوجاکان دەستخۆشتان لێ دەکەم کە ئەو دەرفەتان ڕستان بۆ لەبارەی ژینگە قسە بکەین پار ڤایرۆسە هەبوو کە ڤایرۆسە کۆرۆنا خەڵکەکەیوە لێ کرد کە لە ماڵەوە کەرەنتین بکرێنەوە هەمووی نچنە دەرەوە هیچ ینی کەس دەرنەچوو ژینگە کە زۆر پاک و خاوێن ڕاگیرە کە ینی زۆر فەرقی هەبوو لەگەر ساڵانی پێشتر و ساڵانی ئێستاش ینی تەماشا دەکرد ڕسمی شوێنێکە دەگرت بڵاو دەکردەوە چەند فەرقی هەبوو لەگەر ساڵانی پێشوو ینی وای لێ کرد بوو کۆرۆناکە کە عملانە ئیش ناکەن و ئەو مۆلی دە و سیارە و قەڵەباغی شتیوە وای لێ کرد بوو کاژینگە پارێزراوبی جەوەکەی زۆر ساف بوو دوای ئەم ساڵ کە ڤایرۆسەکە بەردەوامە بەس کەم بوویتەوە پێشترێن یا کەرەنتین نەماوە خەڵک ڕووی لە سەفر و سیاحە کردو لە سەیرانگاکان کردووە لە گەشت گوزار کردووە هەمویان بەس باشە ژینگە دەپارێزن تەقریبەی جێڕایلن ینی ڕێنمایەکانی ژینگەی بەکاردینن لایلۆنی ڕێکخراوەکان لایلۆنی دابەشەکەن و بەسەریاندا و سبر و خاشاکەی خەرەکەنەوە خەر دەکەنەوە ینی بەگشتی خەڵک باشن کاکادر ئێوە ینی بەخوای باشترە لە چاو پار لە چاو ینی قەدیم
باشترە بەڵێ لە فەرمانگاوە هیچ ئامادەکاریەکتان کردبوو بۆ خاوڵاتیان بۆی کە ژینگە بپارێزن هیچ بروشوریان بابەتی ئەلاگە و هیچ ئەمساڵ ناوەڵا هیچمان حاضر نەکردو تەنها دەستەی پاراستناکرد ژینگە نووسراوێکی بۆ ئێمە نردووە کە ئێمە بچین ڕۆژانی نەورۆز و ئەموو ڕۆژەکان بچین نایلۆن دابش بکەین دوو تیم پێک بێنین هەر فەرمانگەی ژینگەی هەولێر یعنی ژینگەی هەولێر و سلێمانی و ئەوان هەمووی تیم دابنین بچن ئەلاگەی دابش بکەن باش فەرمانی دەست با بسمە لای کاگاسۆ ئێمە لە ماوەی ڕابردوو دەبینین وردە وردە خەڵک ڕۆشنبیری زیاتر دەبێەوە هاوکات بڕوانامە و دکتۆرا و زۆرێک لە بابەتانە زیاد دەبێت هاوڵاتی لەگەڵەوەی کە بڕوانامەی بەرز بەدەستێنێ ڕۆشنبیریشی بەرامبەر پاراستنی ژینگە زیاتر دەبێت نەخێر ئەو کەسانەی کە لە بواری ڕۆشنبیری ژینگەی زیاد دەکەن مەزنی ئاستی هۆشیاری ژینگەیشیان زیادکەن بۆ نمونە کە کابراایەک دێ مامۆستایەک دێ دکتۆرایەک دێ لەسەر ژینگە ئیش دەکات بەشێکیان تەنیا بۆ ئەوەیە زانستەکە لە بەرەوەی زانستی ژینگەی لە کوردستان لە ئاستێکی کەمە بۆی ببێتە یەکەم کەس زانستەکە یان بۆ ئەوی محازەڕێکی زیاتر بڵێتەوە بۆوە نییە بۆ منە سێکتەری ئاوە لەسەر ئاوی ژینگەی باز دەکایان دەرسی ژینگە یەک بەشی ژینگەیمانەیە بەڵام تەمەشا بکە ئەوانەی کە لە ژینگەش دەرزدەڕ زۆربیان زگەرە کێشن ئەوانەی لە ناو دامنزگاکانی حکومەت پیسکەری ژینگەن باش کاگاسۆ دوێنێ یەکەم ڕۆژی نەورۆز بوو خەڵکێکی زۆر چوو بووە دەرەوە بە تایبەتی ژەگەر دەوروبەری هەولێر لە دڵۆپەوە و ینی سەرجەم شوێنەکان پڕی بوو لە گەشتیان پێم بڵێ یعنی دوای خۆیان گەشتیاران تا چەند شوێنەکانیان پاک کردبەوەی کە بێگومانەوە چاودێریدان کردووە بڵێ ئێمە لەبەرەوەی ئێوارەکەی سەردانی ناوچە گەشتیارەکانمان کردبەوە ئەگەر کۆمپانیەکانی پاککەرەوە نەبایە لێرەوە دەستیان ماز دەکەم سوپاسیان دەکەم کە لێ ڕێی بەڕێبەتی گشتی شارەوانەکانی و شارەوانی خزمەتگوزاری و تیمەکانی گەشت و گوزار نەبانە دڵنیا بە ئەمڕۆ گەشتیار بەشێکی نەی دەتوانێت ناوچە گەشتیاریەکان دانیشتن ڕاستە لایلۆنی وەرگرتەوە بەڵام گرەی دابوو لە وێندەری دانابوو ئامادە نەبوو ئەو هەموو خواردنەی بە سیارەکەی خۆی هینابوو پاژماوەکەی بباتەوە ینی شوێنەکانەوە نەپیس بوو ئەو ڕۆ ئامادە نەبوو کەشتیارێشکە بچێت لەوێ دانیشت بەڵێ دڵنیامە ئەگەر کۆمپانیەکان نەبانە ئەمڕۆ گەشتیارێک نەی دەتوانین ناوچە گەشتیارەکان دانیشی من دەڵێم سوپاسی هەموو ئەو کرێکارانە دەکەم کە لە ڕێگەی بەڕێوەبەتی گشتی شارەوانیەکان و سەرۆکایەتی شارەوانی تیمی بەڕێوەبەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی نەبایە لەگەڵ کۆمپانیەکان دڵنیا بە من و تۆ نەمان دەتوانین لە یەک ناوچە گەشتیاری ئەمڕۆ هاوڵاتی دانیشین باشە کاک ئاسۆ پێم بڵێ و شوێنانە چین کە یان ئەو شتانە چین کە زیاتر ژینگە پیس دەکەن کە پاژماوەکان هاوڵاتی زیاتر چی بەجێ دەڵێ هەر شتێک کە مرۆڤ بەکاری دێنیتن دەبێتە پاژماوە پیسکاری ژینگەیە بەڵام ئەوانەی کە دەبنە گرفتێکی گەورەی ژینگە وەکو پیسکەرە سەرچەکان ئەمە چەند ڕەگەزی ژینگەمانی ئاو هەوا و خاک کە تۆ پاژماوەیەک لەوێ دەی خۆی خواردەکەت دەخۆی پلاستیکە حەفازەیە نایلۆنە هەموو شتەکانی کە هینایت لەگەڵە خۆت سوستاندنی دارەکانە دیکی لەوی بەزەی دێلی جاروێ ئەو دارێک کە سوستاندیتت ئاگرێک دروست دەکە هێستت پێ نەکردیا لەوانەیە دارستانێک لە ناو بی دارەکان دەشتێنی لە پێناو ئەوەی کە ئارەزومەندانەی خۆت ئاگرێک و نانەچی بۆ خۆت حازرکەی پاژماوە پلاستیکەکانە لە ئەو خاکە بەجێ دەری سەدان ساڵی پێدەوێشی دەداتەوە ئێمە کە لایلۆنمان دایتێ بۆی زبڵەکەی بینتەوە نەک لەوی بەجێبێلی ئێمە داوامان لەکە دەمان گوت تکایە زبڵ و پاژماوەکەت ئەگەر ناینەوە هەولێرش بینەوە ڕۆخ سەقامەکان بۆی تیمەکانمان بگەنێ هاوڵاتی هەیە سەیرانکەرێ دەستە شوێنی وە ئێمە نایبینی لە شوێیە تیمەکان نایگەنێ بۆیە پێویستە نزیکی کاتەوە لە شەقامە سەرەجیەکان بۆی بتوانندرێت زبڵەکە کۆ بکرێتەوە یان دەستمە ناو سەرچاوە ئاویەکان ئۆتۆمبیلی لە ناو دەشوا مەلەی تێدا دەکا ئازاری مەسەلەن ماسی و زیندەوەرەکانی تر دەداتێن یان هەر ئەوەی دوێنێ کوشتنی بەرازێک ئەنی ئەمانە کارەساتی ژینگەینە ئازاردانی ئاژەڵ و باڵندەکان ئێوەکو ژینگە پارێزێک چۆن سەیرە و ڕووداوی دوێنێ دەکەن بەڵێ ئێمە وەکو ژینگە پارێزان ئیدانەی ئەم کارە دەکەین بە وەکو بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان یا لێر وەکو ڕێکخراوی ئاڤیار ئیدانەی ئەم کارە دەکەین لەبەر ئەوە کارێکی نامرۆڤانە بوو ئەگەر ئەم بەرازە ئازارەی بە مرۆڤ گەیان بە چۆن جارێ دوو مرۆڤ ڕوبەڕووی یەک دەبنەوە ئێمە دەبینین دەتواندرا ئەو کەسە ڕوبەڕووی بتەوە بەڵام ئەم بەرازە ئێمە دەبینین ڕادەکاتن تۆ بە تەقەی بیکوژە بەڵام ڕاوینێ ئیتیادیە بۆکو بەرگریەک لە خۆت تەقە بە ئاسمان دەکەی بە بندەست پێ دەکەی زۆر تەبیعیە بەڵام تۆ لە تو دۆر کەوتۆتەوە لە ڕێڕەوەک دەڕوا چەندین مەتر بەدوای دەکەی بەرگولە ئەمە کارێکی نامرۆڤانەیە وەکو ئێمە ژینگەیەکان ئازارێکمان پێگەشتووە
و داوا لێرەوەش داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەیت پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم و ئەو کەسەی کاگەر سەرباری هێزەکە سەر بە وەزارەتی پێشمەرگەیان وەزارەتی ناوخۆیە داوایان لێ دەکەم دەستگیر بکرێتن بەپێی یاسای ژمارەشتی 2008 سزای یاسایی بدرێتن ئەوجا قەرەبۆکە چیا لەبەرەوەی گیان کوشتنی بەرازێک لەکنەمە کوشتنی شتێکی بە گەورەیە لەبەرەوەی تێکدانی سروشتی ژینگەی کوردستانە. کاقادر هەروەکو کاگا سۆباسی کرد بەشێکی زۆری و پاژماوانە بەجێ دێڵن هاوڵاتیان لە دوای خۆیان یان بە جۆرێک لە جۆرەکان ژینگە پیسەکەن ئەگەر بێت و ئەم ژینگە پیسکردنە بەردەوام بێ چاوەڕوانەکرێت لە داهاتوو ژینگەیەک بمێنێ کە هاوڵاتیان ڕووی بکەنە دەرەوە یاخود چاوەڕێن دەکرێت کە زۆربەی شوێنە گەشتیارەکان لە ناو بچن ئەرەوەڵا ئەگەر بەردەوام ئەوە هابێت ژینگە شوێنە ئەوکان نامینێن گەشتاریەکان هەمووی پڕ دەبێت لە زبر بەڵام کە ئێمە ئەلاکان دابەشەکەی ناوێنەکان ئەوان لەناو علاگەی دادەنێن بەس نیان دەیناوە سەر شەقامەکان ئەمڕۆ پێمان وتونەکە نزیکی شەقامەکان بکەنەوە سەرزادەکەمە بی شارەوانی بێ هەڵیگرێت بێگومان کە شوێن نامینێ دانیشتن قادر جەنابەت لە سەرەتای دروستبوونی ژینگەوەەوە تا فەرمانگەی شێکجێ و سەرەتا وەکو وەزیری ژینگە لەگەڵ بوویان لە سەرەتای دروستبوونی لەگەڵ بووی لە بناغەوە شوێنە گەشتیارەکانمان بەعام لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕووی لە کەمی نەکردووە سەرچاوەکانی ئەومان ڕووی لە وشبوون نەکردووە بەرەوەڵە ئەوەش تاسیری کردووە بشکە ساڵی دەست پێ کردبوو تاسیری لە شوێنە گەشت و گوزارێکان کرد ئەو کۆرۆنە دەستی کە کۆرۆنە پەیدا بوو تاسیری کرد لەو شوێنە گەشتیاریانە گەشتارەکان بەرەو گزی ڕۆیشتن یعنی سەرچاوەکانی ئاو بە تایبەت کانیاوەکان کردووە کە کەمتر بووە بەڵێ کەمتر بوو گەشتارەکان کەمتر بووە شوێنە گەشتارێک باشە کاگاسو قادر بازەکە شوێنە گەشتیارەکانمان کەمتر بووە تا سەرچاوەکانی ئەومان بەشێکی زۆری نەماوە هۆکار چیەوە هۆکاری بۆچی دەگەڕێنەوە یەک پیسکردنی سەرچاو ئاویەکانە دوو دروستکردنی ئەو بەنداوانەی لە هەردوو وڵاتی تورکیا و ئێران ڕێڕەوە ئاویەکانیان گۆڕینیان ئەمانە کارەساتێکیان لەسەر سەرچاو ئاویەکانی مە دروست کردووە ئەو ئاوانەی کە بەهۆی کەمی بارانیەوە هەیە بۆی پیسبوونی ژینگەوەیە لەبەرەوەی گۆی یەک گۆی زەویە هەموو مرۆڤەکان تێیدا دەژین بۆیە کاریگەری لە هەر شوێنێکەوە گۆی زەوێبی کاریگەریە ژینگەیەکانش بۆ هەرێمی کوردستانیش دەبێت کە ئەم ساڵ باران بارین کەم بوو شکال ساڵی دروست دەبی کانیاوەکان تێر ئاو نەبوونە کەواتە لەگەڵ ئەوەشدا ئەو شوێنانەی کە هەندێک شوێنمانەیە کانیاوی جوانن یان سەرچاوی ئاوینە ئەوها پیس کراوە هاوڵاتیان ناتوانین سوودی لێ بینی یان شوێنێکی گەشتاریمانەیە مەسەرەن دارێکی زۆریە بەڵام دێن دارەکان دەبڕینەوە دەیکەینە دوکان و ماڵ و شوێنی فندقوانە هاوڵاتی کەمتر سەردانی دەکات گەشتیار حەزی لێشتی ژینگەی ببینیتن نەک دار و دیوار و عەف و بەرد و خۆڵی سۆرە و ئەوانە بەڵام تەماشا دەکەیت ئەوانە هەمویان وا بەدەستی مرۆڤ وێران دەکرێتن بە بیانووی بژانەوەی ئابووری و بە بژانەوەی ژینگەیەکی جوان و ئەوە بەڵام لەسەر حسابی ژینگە بۆیە ئەمانە گرفتیان بۆ ژینگە دروست کردووە مەترسیەکان لە زیادبوونن سەرچاو ئاویەکان لە پێزبوونن و هەندێکشان لە ناوچوونە و هەندێکشان لە کەمبوونن کاگا سوهرۆ خۆت باس کرد لەوانەیە لە دەوروبەرمان هەوڵێکی زۆر هەبێ بۆی کە ژینگەی کوردستانەکەمان تێکدا بە تایبەت و دروستکردنی و بەنداوانە ئەگەر بێت و هاوڵاتیانیش خۆیان هاوکاری ژینگە نەبن لە داهاتوودا چاوەڕوانەکرێت شوێنێکی خۆشی ژینگەیی بمێنێتەوە تا خەڵک سەیرانی بۆ بکە نەک ئللا شوێنێکی گەشتیاری بەڵکو مەترسی هەیە لەسەر کۆچکردنی دانیشتوانی ژینگەیش هەنی ئەمە ئللا ئەوە نییە ئەمە تەماشا بکەین دەیان هەزار بڵێن 50,000 بیری سیوری غێرقانونی هەیە هەن یاسایی نییە مۆڵەتی نییە کەواتە ئەمانە گرفتن بۆمان کە ئاوی ژێرزەوی وشتی کرد تۆ ئاوی زێرزەوی سەرزەوی بەکاربیێنی ئاوی سەرزەوی شت پیس بوو و بە ئاسانی خایە ناکرێتەوە کەواتە حکوومەتیش ئێستا لە قەیرانە بۆیە گرفتە ژینگەیەکان بەرەو زیادبوونن بۆیە ئێمە ئەگەر ئەوە بڕوا بەڵێ ئێمە مەترسی زۆر گەورەتر ڕوو دەداتن لە تەوەقعی مرۆڤایەتیدا نەبیتن لە ڕووی ئاژەڵەوە ئاژەڵیش کەمترە بێ و حتمما شێویەکان بە تایبەت ئاژەڵە بێگومان ئێستا مرۆڤەکان بەداخەوە یعنی دەبینین هەندێک بەرپرسمانەیە ئاژەڵ و باڵندەی چێوی هیناوە لە ماڵەکەی خۆی بەخێر دەکات بەڵام کە لە سروشدا دەیبینی دەیگریتن بۆیە من دیسان دەڵێم بۆ لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەرپرسێک هەر دەسەڵاتێکی هەبی چ سەربازی چ سیاسی چ حکومی ئەگەر ئاژەڵ و باڵندەی چێوی لە ماڵەکەی بوو لێ وەرگریتن ئازادی بکاتن چونکە ئەگەر ئازادی نەکا سروشتی کوردستان دوور دەبی لە ئاژەڵ و باڵندەی چێوی کەواتە ئەمانە زنجیرەیەکی خۆراکیە هەر کامبوونێک زیان بە زنجیرەکە دەگەینێتن مەترسی بۆ
ژیانی هەمووان دروست دەکات. کەمبوونیشی پێوە دیارە ینی ئێستا کە دەچیت هەر کێ و چاک ینی بەتایبەت ئەگەر بەسیترین ئاژەڵ وەرگین مەسایلی کوێری شکو و هاوکات ینی زۆرێک لە باڵندەکان کە پێشتر دەمان بینی ئێستا زۆر کەم دەبیندرێ. بێگومان ئەمە کە دەڵێن ئاژەڵ و باڵندەی چێوی هەموو ئاژەڵ و باڵندەی کە باسی دەکەین هەمووی لە کەمبوونە لەبەرەوەی دەستی مرۆڤ ئەوەندە دڕندەیە کە ئایا هەندێکیان کە دەچەند ڕاو دەکەن ئارەزووی ڕاوکردنیانێ خۆی مە ناڵێن ڕاو مەکەن بەڵام تۆ بڕۆ یەک کەروێشەکە ڕاوکای بەڵام ئەو دەچیت 20 قەی ڕاو دەکات یان ئێستا کەسێک فێر بووە هیوادارم جێ لێمان بێت لەبەر ئێمە ژمارە ئۆتۆمبیلەکەمان گرتووە ڕوبەڕووی یاسای دەکەینەوە ئۆتۆمبیلەکە فێر بۆ کۆتری چێوی لە ئاوێنێ شار ڕاو دەکات ڕۆژانە ئێستا مەفرەزەکانمان ئاگادار کردوتەوە دوو ڕۆژ کە مەفرەزەکان دەگەنی ئەوان دەڕۆن وادیان دیارە لە پاش نەورۆز ئامادەکاری بۆ بکرێتن شوێنێک لە شوێنێک دیاری بکرێتن مەفرەزەدانرێت تا دەستی بەسەردا بژیرێتن هەم ئۆتۆمبیلەکەی و بەڵێن نامەش پێ بکرێتەوە لەلایەن ژینگەوە ئەنی ئەو کەسانەمان هەیە ڕۆژانە ئاژەڵ و باڵندەی چێوی لە شوێنەکان ڕاو دەکەن بە پارەیان بەرەڵای دەکەن وەکو بینیمان لە زۆربەی کەناڵەکانیش ئەوە جێگای دەستخۆشی قایمقامەتی هەولێر هەندێکی ئازاد کردن بۆیە ئێمە بە هەموو ئەو کەسانە دەڵێن کە زیان بە ئاژەڵ و باڵندەی چێوی دەگەینێن ئێمە داوا لە گەورەکان ناکەین لە منداڵەکان دەکەین ڕێگە نەدەن بابیان یان کەسێکی گەورەیان ئازاری ئەو ئاژەڵ و منداڵەکان داواکەن لەبەرەوەی منداڵەکان زیاتر دەتوان کۆنتترۆلی گەورەکانی خۆیان بکەن بۆیە ئێمە داوا لە منداڵانە دەکەین ئەوان ڕێگر من چۆن ئایا ئەو منداڵە حەز دەکات سزن بی لە شوێنێک وەکو ئەو باڵندەی ئەو باڵندەیەش کە ڕاودەجیان ئەو ئاژەڵە مناڵی ئاژەڵێکی ترا باشە کا قادرێەوە هیچ سزایەکتان بۆ کەسانە هەیە کە پێشێلکاری ژینگەیی دەکەن دار دەبڕن و هاوکات دەبینین وەکو دوێنێ بە تەقە و بە گولە لە بەرازێ دەدەن ئێوە لە وەکو فەرمانگا هیچ سزایەکتان هەیە و ڕێکارێک بەرامبەر ئەو کەسانە دەگرن نەبەر بەڵێ ئێمە وەکو فەرمانگە ژینگە هەولێر یاسایەکمان هەیە یاسای ژمارەشتی ساڵی 2008 ئەو یاسا چەند ڕێنمایشی دەرکردیا لە کاتی وەزارەت و ئێستاش ڕێنمایەکان بەردەوام دەردەچن لەبارەی غرامە و سزادانی ئاوڵاتیان کەوانەی سەرپێچی دەکەن لە ڕژینگەیەوە ڕاوکردنە بەپێی ئەوە دانراوە ئەسەن بەرازە چەندی بۆ دانراەوە هەمووی دیاری کراوە بڵێ باش ئێستا دەبینین دار دەسووتێنرێ ینی دار ئێستا دوێنێ ڕووداوێکە بوو ینی لە ماوەی ڕابردوش هەمووتان بینیتەوە دار هەر بە ڕەگەوە بەهۆی مادە سووتێنەرەکانەوە پێداکرەوە دارێک سووتیاوە دارێکی گەورە داری تەرمەمنوع دەبی ئەو کابراایەکە داری تەر دەبڕیان هەر داخێنی دەبی ئەوە بکرێ غەرامە بکرێ بدرێتە دادگا وڵێ بەس ئەوەی کە بگاتەما مەسەن بۆ بەنسبەت ئاژەڵ ڕۆژێ خەبەرمان پێگەیشت هەشت ئاژەڵ سمۆرە جیرانە لە گوندی لای سەرکەوەی سەرکەندی خەیلانیان وڵا مەفرە زەمان تێگەیان پۆلیسی دارستان و ئێمەش لەگەڵی چوین هەشت سمۆرەکەمان بەرەڵاکردن ئازادمان کرد لە ژینگە گرتبوویان لێ گربوویان لە سەرکەندی خەیلانان کوڕێک گربووی ئەویش گوتمان ئەمزارە بەڵێنامە ئەدەی کە زارێک کە ڕاو نەکەی هاوکاریشمان بی بەڵێنامان لێ وەرگرتەوە باشە خادر ینی ئەگەنا سزا دەدرێت باشە چەک دەبینین هاوڵاتیان لە کاتی سەیران و گەشتدا چیان پێ ئەمە تا چەند کارێکی ڕەوایە ناڕەوایە دەبینینەوە هەموو چەکەیە زیاتر لە دووسێ چەک تەقەلم پێویستە دەکەن ئەوە غەڵەتە پێویستە ینی ئەو شتان نابێ هەبی ینی دەبێ بازگەکان ڕێ نەدەن کە چەک ببن لەگەڵ خۆیان بۆ با دوژمنایەتی شێ بێت باشە پێویست ناکە ئێوە وەکو چاڵاگوانی ژینگەیی بردننی چەک بۆ ناو سروشت و بۆ ناو گەشت و گوزار چۆن نەبین نەک ئێلا بۆ ناو گەشت و گوزار بۆ ناو شاریش پێویست بە چەک نەماوە لەبەرەوەی نەک بڵێ من مەترە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئێزا ئەمنیەکان دەستخۆشیان لێ دەکەین بە شێوەیەکی بەردەوام لە ناو شارن لە کوچە و کۆڵانەکان شەو و ڕۆژ شەو نەخۆنی هەموو هێزەکانی ئەمنی کە ئەو ئامادەکاریان کرد ئێمە پێویستمان بە چەک نییە زۆرمان هەیە تا بەرەبەیان دەرکانی کراوەیە تۆ چەک ئەگەر بەرپرسێکی یان چەکدارێکی لە ئەسنای داوامی خۆت پێویست ناکە چەکت پێوی یان دەچێت ناوچەیەکی گەشتیاری چەکت تۆ بۆ خۆشی دەچی کاگاس ئێمە باسی پاراستنی ژینگەمان کرد و پێویستە ژینگە پارێزین پێم بڵێەوە وەکو ڕێکخراوێکی ژینگەی لە هەرێمی کوردستان لە ماوەیەم دوو ڕۆژێ زیاتر چیتان کردووە و چاڵاکیەکانتان چی بووە بۆی کە خەڵک و شیارکەن و هاوکات هاوکاری خەڵک بکەن لە پاراستنی ژینگە بەڵێ دەبێت ڕێگان پێ بدەین ناوی ئەو تیمانە بدەم کە
لەگەڵمان ئێمە لە چەند ڕۆژ پێش نەورۆز لە هەفتەی ڕابردوو کۆبنەوەکمان کرد لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گەشتوگوزار بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی هەولێر بەڕێوەبەراتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی فەرمانگەی ژینگەی هەولێر لەگەڵ کۆمپانیەکانی پاکەرەوەی هۆت کلین قەدەر زووک گلاشودگارد باغی پڕگۆڵ نرخ دازلین دۆلفین لەگەڵ مارکێتە چشدانی چین دیار بازار لە سنووری خەبات سەرۆکایەتی شارەوانی خەبات بۆ ئەوەی ئێمە تیمێک دروستکەین بەرنامە دانین چۆن کارەکان بکەین ئێمە کارەکانمان دابش کرد لەگەڵ چەند هەندێکیان زیاتر لە 45 بۆ 50 فەردا لایلۆنی زبڵ بۆمە دابین کرا لەلایەن هاوکارەکانمانەوە لەگەڵ مەسەن لەگەڵ گەشت و گوزار و بەڕێوەبەراتی ئاوەڕۆی هەرێم لە ڕێی وەزارەتی شارەوانیەوە بە هەماشەوەتان کرداندرا لەگەڵ مڕافقەکان بۆی بەخاوێنی و بەڕێکوپێکی دابدرێتن لەگەڵ ئەوەی تیمەکانی شارەوانی لە پاش سەعات 11 و کەپسەکانیان بینە ناو بازار ناو عەفو ناو شوێنە گەشتیاریەکان و ئێوارەش بە هەمان شێوە هەڵمەتی پاکردنەوەی بەرفراوان ئەنجام بدرێتن لە هەموو شوێنە گەشتیاریەکان بەبێ جیاوازی ئێمەش هەم هۆشیاری هەم نایلۆن دابشکەین لەگەڵ تیمەکاندا بۆ ئەوەی بۆ بەرەبەیانی زووشماندانەوە هەندێک شوێنەیە سەیران کرد کە دەچیتن ئێمە لەوانەیە تیمەکانی ئێمە دەستی نەگاتێ بۆیە لە ساعت 6 ئێمە لە جادە دەبووین لەوانەیە هەتا نیو سەعاتی یەکەم تاک سیارە دەهات بۆ خۆشت دەزانین لەوانێت تا سەعات 9 سیارێک دو سیارە دە سیارە و هادەڕوە بۆی دەستنە شوێنی دوور بۆی ئێمە لایلۆنمان بۆ وازوو دابش کرد تا ئەو کاتانەی ئەوانەی دەستنە دوور تیمەکانمان دەستیان داگاتێ هەتا ئەوان بتوانن پێشمان دەگوتن تکایە زبڵەکانتان بینەوە نزیک شقامە سەرژەکان ئێمە ئەو ئامادەکاریەمان کردووە و ڕۆژی جمعی ڕابردووش ئێمە ئیشمان کردووە و شەمووشەوەمان کردووە و چیتان دابەشە کرد کاک ئاسۆلەوە نایلۆنمان دابش دەکرد هەر ئەگەر ئۆتۆمبیلی بچووک باە تەماشای نا ئۆتۆمبیلێک من ئەگەر پێویستی بە یەک لایلۆن باە یەکمان دەدایە بەڵام ئێمە ڕافەک دێ هەمووشی خۆبەخشانە بوو هەموو کارەکان هیچ بڕەپارێک لە هاوڵاتی هیچ بڕەپارێک یعنی واقعی لە هاوڵاتی نەخێر بەڵام یەک لە هاوکارەکان بڕی 150,000 وەکو هاوکاری بۆ ئێمە دابین کردووە ئەویش ئەگەر تەماشای تیمەکانی ئێمە بکەی ئەوەندە زۆرن ئەگەر 5,000 شام بدەی بەو دوو ڕۆژەی ناکایەوە ئێمە لە ڕۆژی جمعە شەم و یەکشەم ئەو ڕۆ دوو شەمە و ڕۆژی هەینیش بە هەمان شەو لەبەرەوەی لەوانەیە لەم ئێوارەوە کەشواوە باراناوی دەست پێ بکاتن بۆ جمعەش ئامادەکاریمان کردووە و ئەو ڕۆژی جیهانی ئاوە ئەگەر دەرفەتم دێ ئەمڕۆ 22 سێ ڕۆژی جیهانی ئاوە ئێمە لەگەڵ کەمپینمان داناوە کەمپینی ڕۆژی جیهانیاو لە ناو هەولێر ستاندی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆ فەرمانگەی ژینگە و خزمەتگوزاری و ژینگە پارێز ئاوی هەولێر ستاندمان هەڵواسەوە بەنیازین کوپیش بەسەر هاوڵاتیان دابشکەین بۆ ئەوی دوورکەونەوە لە پلاستیک و ئەو شتان من کاتم کەمەوە پێم بڵێ تا چەند حکوومەت هەرێمی کوردستان هاوکارتانە بۆ ئەو بابەتانەی کە باسی کرد لە ڕوانگەی حکوومەتەوە لەوانەیە لایەنی خوارەوە لە ڕووی محافەزەوە بۆ خوارەوە جێمان لێ ڕادەگەن ئەو گرفتانە ئێمە دەیانگەینێ هاوکارمانن دەیانگەین نەجێ بەڵام تەنیا بە من و بە حکوومەت ناکرێت پێویستە هاوڵاتیش هاوکارمان بە چەند خاڵێکی کورت و بچوو دوورکەونەوە لەو شوێنانەی کە مینی لێیان دەزانرێ گومانی مینی لێ دەکرێتن دوورکەونەوە لەو سەرچاو ئاویانەی کە وەکو مەلە بەکاری دێنن بۆی وەکو کارەساتەکەی دوێنێ دوکانمان لێ ڕوونەدات دوورکەونەوە لە فڕێدانی پاژماوەکانیان لەسەر زەوی چۆن ماڵەکانی خۆیان دەپارێزن مزگەوتەکان دەپارێزن ئەوهاش بپارێزن دوورکەونەوە لە بڕینەوەی دارەکان داری وشک بکڕن و دوورکەونەوە لە ئازاردانی ئاژەڵ و باڵەدەیکی بۆی کارەساتی ژینگەی ڕوونەدا ڕێز لەو ئاوەش بگرن کە دەگەوتە لەو علاگانەی کە باسی کرد 29 فەردەتان بۆ دابین کراوە تقریبان لە ماوەی ڕابردوو لەلایەن چەندەوە حکوومەت نزیکەی 50مان بۆ دانکراوە 50تان بۆ بەڵێ بەس دوێنێ لە کەس نەزان لەگەڵ کەرکک 29 دابش کراوە باشە پێم بڵێ هیچ کام لەوانە حکوومەت بەیەوەی داوە یا هەمووی کاری خێرخوازی هەندێکیان کۆمپانیاکان هەندێکیان شارەوان بەڕێوەبەراتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەندێکیان بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان هەندێک کۆمپانی هەندێکیش لە ڕێی هاوکار و دۆستان و خۆبەخشانەوە هەندێکیش گەشت و گوزار دەستە خۆش بکە قادر کۆتا پەیامت چیە بۆ هاوڵاتیان و پاراستنی ژینگە ڕاستەکەم وڵات داوا لە هاوڵاتیانەکەم کە ژینگەی بپارێزن کە دەڕۆن ئەو شوێنێک کە ئەچن لێ دانیشن ئەمڕۆ ئەوان دانیشن بەیانی خزمێکی خۆیان دێ یا بە خۆیان دێنەوە وا بکەن کە شوێنی دانیشتیان پاک بێت و خاوێن بێ ینی پێویستەکە هەموو هاوڵاتیەک نیشتمانی خۆی خۆش بێت دەست خۆش بێ کاگاس و کۆتا پەیامی تۆ بۆ هاوڵاتیان بۆی کە ژینگە کەمان بە پاک و خاوێنی ڕاگرن تەنیا دڵم چۆن ماڵەکەی خۆت بە پاچێ ڕادەگری کەنانەکەت خوارد لێ ناگەڕێ یەک دنکە برنج لە عەردەکەی بکەوی پاشماوەکەت کۆ دەکەینەوە دەینەوە بەر دەرکاکەت
لەناو حاویەکە دەکەی داوای لێ دەکەم هەموو هاوڵاتێک پاژماوەکەی خۆی بیانتەنە ئەو حاوی لێ نزیکەیان بەردەگەی ماڵەکە خۆی. زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکتادر بەپرسی کارژێڕی فەرمانگەی ژینگە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاگاسۆ زۆر سپاس ئاسۆشکاک سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان گفتوگۆیەکی گەرمگوڕ بوو لەسەر پاراستنی ژینگە بەو هیوای هەموو لایەکمان ژینگەی خۆمان بپارێزین چونکە لە کۆتاییەکەی هەروکو هاوکارانم وە کاگاسۆ و کاقادر باسی کرد ژینگە ماڵە گەورەکەی هەمومانە و هەمومان پێویستمان بەو ماڵە گەورەیە دەبێ ڕۆژێک لە ڕۆژان. ئەزیزان و خۆشەویستان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر، سپاس بۆ میوانەکانیشی. ئایزانوان هاوکارمان سامان فەتاح دیدارێکی کورتی لەگەڵ عوسمان هەورامی ساز کردووە، بینەری دەبین. بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان سڵاوی خۆی گەورەتان لەبێ. من ئێستا لە ناوچەی هەورامانم سروشتە جوان و دڵفێنەکەی. لێرەدا ژمارەیەکی زۆر هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە و دەرەوەی پارێزگای هەڵەبجەش هاتوونە تا دەرەوە بۆ گەشت و سەیران. من و نەرمەندێکی خۆشەویستی ناوچەی هەورامان و هەورامیم لەگەڵا، ئەویش مامۆستا عوسمان هەورامی کە لەگەڵیا ئەم چەند خولەکە لەگەڵیدا دەبم و پرسیاری بەهار و گۆرانی هەورامی و نەورۆزی لێ دەکەم. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا ئینشەڵڵا بە ئەمیدی خوا ئینشەڵڵا بە خێراتێکی گەرمتان دەکەم و لەخوا بەزیاد بێ ساڵی نۆروزی ئیمساڵ هەرچی سیرەکەی لەمە پێش نەبووەوە نەخۆش بێ. یا ڕەبی دایمەن کورد ئاوا خۆشی بێ، کورد بێ هەورامی بێ، هەموو عەشرەتەکان ئاوا خۆشمان بێ، هەرچی تەماشاکەی دۆڵ و چەم و بەرز و دزم پڕە لێ سەیارە و پڕە لێ سەیرانکەر خوا ئینشەڵڵا هەر ئاوا خۆشمان بێ. ئەم میلەتی ئێمەیشە خوا لە دەرد و بەڵا لای با ئینشەڵڵا. وەڵاهی گۆرانی هۆرامی ئیسا ئۆرگ بووە بە گۆرانی بێژ. ئەگە ئۆرگ نەبێ گۆرانی بێژ نییە. ئەزانی خەریکە گۆرانی هۆرامانی ئۆرگ ئەیان لایەبات وردە وردە چونکەم ئۆرگ هەوایەکت بۆ یارمەتیەکە دەدا و هەروە دەنگی خۆ دەبیستیتەوە ئەمە دەوەی داویوە، بەڵام خەریکە گۆرانی هەورامی کەمیێنێ. وەختی خۆی گۆرانی هەورامی تاریف ناکرێ، بەم هیچ تاریف ناکرێ، هیچتاکی کوردستان بە من تاریف ناکرێ. خۆش گۆرانی وتنی ئەو ساکە زۆر هونەرێک بوو، هونەر ئاسەڵی. گۆرانی من چەپڵە و سیا و چەمانە و دانیشتن و شێخانە و بەزمی گەڕان و هۆرەی جافی و نازانم هەچی ئەمە ناخۆشەوە. وەڵا ناتوانم هەراسەم نەماوە من زانی چی یعنی 50 حسانی وتمە وەیەوە هەناسم ناوەی چوار عملم کردووە، چوار عملیات، چوار عملیاتی گوڵ عملی دوو عملیات تاران کردووە، عملیاتێکم کردووە لە سلێمانی، عملیاتێکم کردووە لە بەغا. ئازیزان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن. دوجار بۆتان دوو پاتەکەینەوە. ڕۆژانی پڕگەشت و سەفرە و سیاحەمان لە پێشە بۆ هەموو لایەکمان و هەموو تاکێکیشمان دەچینە دەرەوە، بەڵام تکایە با بە وریایی با ئاگامان لە خۆمان و ماڵ و منداڵمان بێت بۆی کە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوونیدا چکە دوێنێ چەندین ڕووداوی نەخوازرا لە ناوچە جیاوازەکان یاریێمی کوردستان ڕوویاندا بۆی کە سەفرە و گەشت و سەیرانەکانمان لێ نەبێتە چاڵی و ناڕەحەتی و بەسەرمان نابشکێتەوە. بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایەکتان تا ڕۆژێکی نوێ پێتان دەگەینەوە. بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە. باتان لەگەڵ.